بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان لە هەر جێگەیەگەن هیوای تەندروستی و بەختەوەریتان بۆ دەخوازین. لە دەستپێکی هەفتەیەکی نوێدا دەخوازین کە هەمولایەکتان تەندروست باش بن ئینشاءڵڵا. ئازان و خۆشەویستان ئەمڕۆژ کۆمەڵێک بورگە و بابەتمان بۆ ئامادە کردوون لەگەڵ هاوکار و شوان و بەیانمەتی هاوکارانم. هیوادارین کە سەرجەم بورگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕۆزانمەندی ئێوەی ئازیز بن ئینشاءڵڵا. زۆر سپاس کاک دانیار بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێت و ئاسوودە و کامران و بەختەوەر بن. لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ بە بابەتی جیاواز لە خزمەتتان ناوین. ئەمڕۆژ لە بەش یەکەمی بەرنامەکەمانە باس لە بابەتێکەکەی نەویش شاری سلێمانیە بەڵام لە تابلۆی نیگارکێشێکدا باس لە بە میوانداری خودی هونەرمەند لێرە گفتوگۆ لەسەر تابلۆ وەروەها کەمێک شاری سلێمانیش دەکەین. وەڵازان لە تەوری دومی بەرنامەکەشماندا کۆمەڵێک فیچەر و بابەتی نوێمان بۆ ئامادەکردن دەخوازیین کە بەدڵی ئێوەی ئازیز بێت. وەروەها لە تەوری سێمی بەرنامەکەماندا باز لە کێشە و گرفتەکان یانەی چەمچەماڵ دەکەین بە تایبەتی لە ڕووی داراییەوە بزانین کێشە و گرفتەکانیان خۆی لە چی دەبینێتەوە. سەرۆکی یانەکە میوانی بەرنامەکەمان دەبێت کە بە شێوازێکی ڕاستەوخۆ لە چەمچەماڵ و لەگەڵماندا دەبێت بەگشتی باز لە کێشە و گرفتەکان دەکات باز لەوە دەکات کە تا چەند گەنجان بوونەتە قوربانی قەیرانی دارایی و کۆمەڵێک کێشە و گرفتی دیکە لە بابەتی وەرزشدا لەو ناوچەیەدا. کۆمەڵێک زانیاری و هەروەها ڤیدیۆ دیمەنی جیاوازمان بۆ ئامادەکردوون ئینشەڵڵا تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە بینەریان دەبن و هەروەها دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەشوها و پلەکانی گەرما و ئومێدەکانی بارانبارین لەم پاییزە کزە بێبارانەیە ئومێدەکەین ئینشەڵڵا ڕەحم و کەرەم و میهرەبانی خوای گەورە بەسەر ئاسمانی نیشتیمانەیە بڕژێ و هەروەها پاییزەکەمان تۆزێک باراناوی تر بێ. سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان لە تەوری یەکەمی بەرنامەکەماندا باز لە ئەزمموی نیگارکێشێک دەکەین و لەگەڵیشیدا باز لەو تابلۆ جوانانە دەکێشین کە بۆ شاری سلێمانی کێشاوە تایبەت کۆڵانە قەدیمیەکانی شاری سلێمانی گفتوگۆ زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا کاروان قادر کابان نیگارکێش مامۆستاگیان زۆر بەخێر بێ. هەر بژین خۆش سەلامەت بی. ئەوساگە لەو دەست بکەین کەمێک باز لە ئەزمموی خۆت و چەندێکە خەریکیان پیشیت. بەڵێ بێگومان من دەمێکە خەریکی ئەو کارە کە هونەرە ئیشی تیاکەم و جۆرێک لە ستایلی کارکردنی خۆم هەیە گەر هەر کەسێکت متابعی کارەکانی منی کردبێ ئەزانێکە مەسەڵەن بە شێوازێکیا لە کێوە بەرە بە کارەکانم من تا گەشتومەتە قۆناغێک کە ئێستەیە بۆ خۆم ستایلێکی تایبەتمەیە بەڵام لەگەڵەوەشا من کاری سروشت یاخۆتەر ئەو گەڕەک و کۆڵانەی سلێمانی کە ئێستا ئاماژەت پێ بەڕێزت وەکو بۆ نزیکی یادی دامزراندنی شاری سلێمانی مەباسیەوەکەن هەر لێسەوە پیرۆزەرە هەموو خۆشەویستان و سۆزانی شار
کارم زۆر لەسەر کردووە زۆربەی ئەو گەڕک و کۆڵانانەی کە تێگیراون کە بینا و کە لە پووری بیناسازی تایبەتی و شکڵ و دیزاینێکی تایبەتیان هەبوو ئەم شارە کە تێگیران و ئاسەواریان نەماوە من زۆربەی وەکو ڕسم وەکو خۆی بیانی بەبێ مۆبایلەکە و زیاد پێوەنان و یعنی عینی خۆی دروست کردو و شکابێ وەکو شتێکی بەڵگەی بێنێتەوە وەکو دۆکۆمنتێک تا وەکو لە داهاتوە ئەکرێت ئەو گەڕەکە گەر هیچ شوێنەوەریشی نەما بێت ڕەنگە لای من ڕسمێکی ما بێت کە دروستم کردوێتەوە کاری لەسەر بکرێتەوە ساڵبەتە خۆ دەچیتە کۆڵانەکان و لەوێ وێنە بەڵێ تاکید خۆم وێنەی هەموو زۆرم کرد لە 2000 توانم بڵێم وێنەم لە وێنەی زۆر تایبەتی گەڕک و کۆڵانەکانم لای دەڵم هەر وێنەی شاری سلەیمانیشم لای کەس نیێتە ئێستا بە دڵنیایە ینی ڕسمی زۆر تایبەتیمان هەیە بە شانازیەوە من کار لەسەرەوانە ئەکەمەوە لەبەرەوەی شارەکەمان شایانی ئەوەیە کە خزمەت کرێت شایانی ئەوە بووکە ئێستاکانێک لەو گەڕک و خانوانە پارێزراوە لە مەسەرەن مای خۆشحاڵیە کە گەلێک لە شوێنانە تازەکراونەتەوە ینی نۆژەن کراونەتەوە ئەکرا زۆرێکی تریش لەو خانوانە ناڵین هەر هەمووی بەڵام ئەکرا زۆرێکی لەبەرەوەی کە ئەوانە ناونیشانی ئەم شارن لەبەرەوەی کە لەگەڵ دروستبوونی شارەکەی ئەم شوێنانە بوونەتە یادگاریەک کۆمەڵ یادگاری پێ ینی ئەکرێت قسە و کاری زیاتری لەسەر بکرێت بەڵام ئەوەی لە دەسەڵاتی منابێ من پێخۆشەکە توانیمە ڕسمەکانیان بکەمەوە باوەستا کاروان نیگارکێشی یاخود تابلۆ دروستکردنی تابلۆیەک هیچ ئەوە بەهرەیە کە دواتریش هونەرە و توانایەکی ئەوێتوە بێ زیاتریش وردبیتەوە لی فەلسەفەی پشتی تابلۆکەش زۆر گرنگە چی ئەکێشی شارەزایی جەنابەت وە خۆشەویستیت بۆ شاری سلێمانی تا چەندێک توانین بڵین هەموو ئەمانە کۆ بووەتەوە بۆیە تابلۆکان بەم شێوە سەنگین و جوانە دەرچوون بێگومان دەست خۆشتۆ خۆت زۆر جوانە پێناسە کرد هەرکە یعنی ئەگەر ناتوانانی کارێ بکەی ئەگەر هەنگاوێک بنی ئەگە کارت تێنەکە ینی تۆ گەر بتێ شتێ بکەی بێگومان کاریگەری بۆ سەرت نەبێت تەسیرت تێنەکە ناتوانانی ئەو هەستەی بەرامبەر بەرپەردان و ڕنگدانەوەی لە کارەکەی توە هەبێت وابزان بۆ پەڕی خۆشەویستیەوە مەسەرن هیچ لە کارێکە ئەکەم هەتا بە تەواتی عشقی و کارە نەمگرێ دەستی بۆ ناوم ڕەنگە دەیان جار هێڵکاریەکە گۆڕم هەتاوەکۆ گاتە ئەو کارەی کەمە بەستمە سەبەتەنیا بەسەر مۆزوعی گەڕەکەکان ئەمە کارێکی ئاساییە یعنی شتێکی ئەڵم ینی هەروێنەیە کە تۆ دروستیەکەی و کوێنێکی سادە بەڵام تەکنیکی هوەری بەکارهێنانی تەکنیکی هوەرەکان گرنگە کە ئیشی تیاکەی کە چۆن کە ئەو بۆیە و ئەو مادانەی بەکارێنی ئەو کەرەسانی کە کاری لەسەرەکەی چۆن چۆنی ئەبێ بەت شێوەیەک ئەو بۆیانە دانیت و بەچ قیاس و پێوەرێت تاوەکو تەواو سەرنجی بینە ڕاکێشی بەلای کارەکەیە پاشان و کارانی تریشم کە باسم کردەوە بابەتێکی کەیەوێت بێگومان ئەوەکو چیرۆکیاوەکو غەریزەیەکی خۆم بە دوواداچوونێکی خۆم هەیە بۆ یعنی چیرۆکێکی دوور و درێژ لە پشت ئەو کارانەوەی بێگومانڵی شارەکەی هەر بەستراوەتەوە بە مێژوو کە لە پور و کللتوری ئەم شارەوە عادات و نەرید و تەقالیدی ئەم شارەوە بێگومان لەوە دەرنەچوم ینی هەر هەمان بابەتە بەڵام بە شێوازێکی کە سلاوانی هەبن بپرسن بۆچی گەڕەکە کۆنەکان ینی بۆ گەڕێکی مۆدرن و گۆڕانکاری تێدا کراوە ئەوانش بۆ بە دەرناخرێن بەڵام زیاتر احتیمامیاوە بە گەڕک کۆنەکان یادگاری لەگەڵ شارەکە هەیە چۆن چۆنیە ئەزانی چۆنە مادام ئێمە لەم شارە گەورە بووین هەمومان کۆمەڵ یادگاریمان هەیە لەگەڵ ئەو جوانیانە ئەوەی کە گرنگ بێ لای ئێمە باسیەوەکەن کە تۆ ئەمە هەوڕ و هەر وڵاتێک هەر شارێکە دامەزێت سەرەتایەکی ینی بناغەیەکی دامەزراندنی وەکو لە ئەوڵۆ باسمان کرد ئەوانە سەرەتای تەلارسازی ئەم شارە بوون ینی ئەو کاتە بەو شێوەیە ئەم شارە دەستی پێکردەوە بەڕاستی ئەو مادە و کەرەسانی بیناکە خانۆکانی پێ دروست کراوە لە کۆنا واز لە خانۆ قوڕەکان با پێرین کرد وەڵام هەبوو بە خشت و بە بەردی مەڵکەنی ینی پاشان ناو خانۆکانە گەردی قەت بەی کۆمەڵێک حساب و وردەکاری زۆر جوان وەکو تاق و وەکو مەسەلەن شوێنی ئاگردان و وەکو حسابی هەوا گۆڕچێ لە ماڵەکانە بڕواوە لە ڕووی تەندروستیەوە زۆر لەم خانۆ تازان ئێستا تەندروستتر بوون چکە هەر خشت بۆ خۆی جیاوازە لەگەڵ ئەم بلۆک و مادانی ئەمڕۆیە بەکارێ پاشان جوانەکەی شتێکی تایبەتە بۆ نمونە جاران هەموو پەنجەر و دەرگاکانی دەرگای تایبەتی هەبوو پەنجەرەکان قەوز بوون سەیرەکە ئەمە باس لە چیەکە باسێک لە قۆناغێکی مێژووی ئەم شارەکە کە پیای هاتۆ دروست بوو ئەخر ناکرێت و ئەمە لە ناوبەری تێکی بیت
یا بۆ ئەوەی کە بە تازە ئەکرێتەوە هەوڵڵیان هیچ نەبێت زۆربەی ئەکرێ هەر خەڵکی ئاسایی دەتوانێت ڕووکارەکانی پێشەوەی ماڵەکەی بەو شێوە دیزاینە تازانە دروستکە یعنی پێشەوی باوا دروستکەی با پەنجەرەکانە قەوزێ با دەرگاکانی لە دەرگاکانی جاران پسێ با سەر دەرگاکە جۆرێک لە تاق و شقڵێکی تایبەتی هەبێ ئەمە ئەکرێ مەحاڵ نیە بەڕاستی بەڵام بەڕاستیەوە فرامۆش کرا ینی چەند ساڵەوە تا بە شێوەیەکی کە خانۆ دروست دەکرێت ئەوایە ئێمە هەر سوودمەند بووینایە لەوەی کە لە ناوچەکەی خۆمانەوە با بڵێن لە سەرەوە لە کوردستان لە ئێرانەوە لە کوردستان ئێرە لێوە ئەو شقڵ و دیزاینە زیاتر بۆ ئێرە هاتەوە وەستانی کە وەختی خۆی لە ڕۆژهەڵاتەوە هاتن دەستخۆش بەڵام ئێمە هاتین لە جنۆبەوە بەڵێن ئەم خشتێەوە خانۆ ناشرینی کە ئێستا هەیە بینایەکی ڕق و تەقی بێجیانی ڕاستە دیکۆراتوری تازەی تایە بەڵام بەڕاستی وەکو باسمان کرد لە ڕۆی کەرەسە و مەوادەوە خانۆکانی جاران زۆر تەندروستتر بوون ئەوەی گرنگیشە لای من بابەتەکە ئەوەیە شتەکەمانەوەی کەلەپۆرەکەی شێوازە وڵا مامۆستا کەروان من پرسیارێک مە بوو کە ئەوە سەری سەر شاشەکە یەکەم دیمەنەکان ئەڕۆن خەریکە خۆم نیوێ وەڵامەکەم وەرد بەس خۆم پێم خۆشە لە زاری بەڕێستەوە تەکنۆلۆژیا پێشکەوتووە کامێرەیەکی 4K توانی وێنێ کۆڵانێک بگری ئیتر ئەوە دقیقە وەکوەی هەر بەڕاستی لەوێبی بەڵام هەمان چێژی نەک هەمان ینی 150 چێژی ئەو تابلۆیەشی نییە کە هەمان ئەو کۆڵانەیە و تۆ کێشاوتە کۆمەڵێک گۆشە بینم لە تابلۆکان لە کامێرا 4K-یەکەش نایبینم کۆمەڵێک شتیش دەبینم هەر ئەڵەی کۆڵانەکەی سەردەمی جارانێتی بەڵام ئەم کامێرایە سەردەمی جارانی سلێمانی نەبینیەوە چاوەکانی تۆ مێشکی توێ سەردەمی جارانی سلێمانی من بەنەوەیچکە بۆ دڕۆن بۆ نمونە تو هەر ئەوەی لەم دەوروبەر ئێستا لێ دانیشتیت ئەمە هەمووی کە لە بەردەم تایەوە بزانم هیچی لای من ئەگەر سەیرێم مادانە بکەم هەر بۆ نمونە ئەو کورسی ژێر جەناب دەگەر دار بێت تەختە بێت ئەو خشتەی دوا ئەو دیوارە هینە خشتی ئەسڵی نییە دروستکراوە ئەگەر خشتی ئەسڵی بێ ئەگەرم مێزە دار و تەختە بێ تۆ هەستێکی کرد نییە بەرامبەری ئەم فەرشەی لەژێر پێمانە ئەمە چەنراوە ئەی لەگەڵ فەرشێکی دەستکردا کە سەیری وردەکارێکی چە کاریگەریی کەی نییە بۆ سەر هەست و بینینی تۆ کەواتە بێ ڕسمی جوابێ ینی بێ ڕسم بە جۆرێک بکرێ بێگومان من کۆڵانەکە خۆی ئەەکەمەوە کاڵێمەوە خۆی ئەبێ ئەم دار و دیوارە ئاوا بۆ کاتی خۆی ناکرێ من جۆڕک گۆڕانکاری تیا بکەم بە هیچ جۆرێک چکە لەوە دەرەچێت کە من بڵێم کارێکم کردو بۆ ئەرشیف بۆ داهات و بمێنێتەوە کە سوود لە مێنەی من وەربگیرێت بۆیە بێ بۆیە جۆرێک گۆڕانکاری تیا بکەم ئەویان تایبەتمەندی خۆی هەیە بۆ کارەکەم ئەو وایانە ئیشەکە دوورە خەیانی وای جیاوازیە خەنەوە لە کامێرە ینی لە چاوی فۆتۆ سروشتێکیش کە دروستە کرد ئەگەر بێنی بڵین سروشتی ناوچەیەک دروستەکەی نابێ وەکو ئەکرێت دار و شتەکان هەمووی شوێنی خۆیابێ بەڵام بێت تەکنیکی ئیشکردن گرنگە لێرە ینی زەرباتەکان خۆی لە شتێکی تریش کە ئەمەیان توانم لێم تایبەتمەندی ئەبێ خودی مامۆستا کاروان بە یاخود ئەو ئەزمونەی هەیەی لە شاری سلێمانی بۆ نمە کۆمەڵێک لە کۆڵانەکان ڕەنگە ئێستا بەشێکی بچکۆلانەی خانوەکە دووسێ خشتی لاچوو بێ من بە کامێرای وێنێ بگرمەوە خشتانە ناتوانم پڕکەمە بەڵام فڵچەکەی تۆ پڕی کردوێتەوە ئەمە لەسەر ئەو تەکنیکە تۆزە گرنگە بەتەکید زۆری ئەوەی کە بینی نەماوە زۆری گەڕاوم شوێنە ئەسڵەکەی و خۆی دروستێستا ئەو ڕسمی کە ئێستا لە حاڵیان سەر شاشەکەی ئەو بەری هیچی نەماوە کە من دروستم کردێتەوە حالیان ئەو بەرەی نەماوە من لە ناو دەرگای ماڵێکی کۆنترا لە ناوی وەستاوم ڕسمی ئەو بەرم دروست کردێتەوە خۆ لە ئەسڵا خۆم نەچوومەتە ناو دەرگاکەوە بەڵام بە سیرکردنی دەرگاکە و ماڵەکە کە لە بەریا وەستاوم بە فکری خۆم ینی هەڵم جێڕاوەتەوە و بێگومان عینی خۆیەتی هیچ لاریم لەوە نیە کە کەمۆزیایتیا بێت زۆر باشە مامۆستا کاروان زیاتر کە بەنێو کوچە و کۆڵانەکانی شاردا گەڕابیت کام گەڕەکەیان زیاتر حەزەکەی بمێنیتەوە حەزەکەی زیاتر وێنەی تێدا بکێشیت و لەوانەیە هەدگاریشی لەگەڵ ئەو گەڕەکەیان هەبێت خوایە هەمووی ئەو گەڕەکانە بە تایبەت ئەزانی چۆنە من خۆم لە گەڕێکی مەڵکەنی ئاردەدایک بوو مەڵکەنی شێخان سەر مزگەوتی گەورە لەو کۆڵان نابووین یەک دوو خانووی کۆن و گەورەی تیا بوو بەسەرەن ئێستاەوەی کە پیشانیەوە ئەو حەوشەیە من بەرامبەر ماڵی خۆمان بوو سەر خانوویشی زۆر گەورە بوو ماڵی شێخ خایل بوو ئەفریقا چینەوە مناڵ بووین هەموو یاریمانە کرد حەوشە و باخی گەورە و کەمی کارێزی پیا ڕۆشت و یعنی ئەمە بۆتە یادەوەریەک لای من کە ئەکرا ئێستا و شوێنە هەروەکو شوێنێکی مقدس پارێزگاری پێ بکرایە وێنەیەکە لە مناڵیە لە مێشکی خۆ تا بێ ئێستا نەمابێت ینی ئەو شوێنە نەمابێت تو هەر لە مێشک تابێت کە ئەو شوێنە دروستی بکەیتەوە ئەتوانم بەڵێ ئەگەر ئەوەی کە ئەو شوێنانی کە دروستم کردو بێگومان هەمووی هەر لە خەیاڵی خۆما ماوە بە تاکید یانی ئەتوانم ئەگەر بەبێ سیرکردنی دروستی بکەمەوە شوێنەکە مامۆستا کاروان داخەکانی پشتی فڵچەکەی تۆ
لەو تابلۆیانەیە ئەو خەمانە چین کە ئێستا تۆ لەگەڵ هەموو فڵچەیەک خشتێک دروستەکە ێزانیم خشتە نەماوە ئەمە تۆی دروستیەکەیتەوە نەماوە شۆفڵیان لێیاوە سە گۆڕەپانی ئۆتۆمۆبیلە جامخانەیە کە پلاستیکە چوزانم بۆتە شوێنی زبڵدان داخەکە تەواو نابێت جاخۆ بە خۆزگە بە فڵسانی من تەواو وایە هەمووی مە خۆی دروستە کردەوە گەر دەسەڵاتمە وایە ئەمە و گەڕاجانەمە کردەوە بە خانوت ئەو خانوان وەکو خۆی بەڕاستی تەواو نابێت هەست بە چیەکەی کە تۆ وێنایەکت لە مێشکایە بەتابەت بەو خەلفیا کوردایەتیە و هونەریەی خانەوادەی بەڕێزت وەک کوڕی ئەم شارە دیمەنێک کۆڵانێک لە مناڵیا لە جەژنێکا لە بۆنەیەکا ڕۆشتووی هەمان دیمەنی جوان لایەکی نەماوە تۆ ئێستا دروستیەکەیتەوە کە دروستیەکەیتەوە ڕاستە لە خەیاڵ دروستێکی بەڵام لە کۆتەیە واقعیەک ئێستا لە بەرچاو تا تابلۆیەکە بینی چه هەستێکت هەیە؟ زۆر مەبەستمە ئەو هەستەوە خۆی بگەێنم یعنی وەکو هەر ئیشارەتمان پێ هەمووی ئەوەی لە خەیاڵی وز لە فکری منە ما بێتەوە پڕ یادگاریە مناڵیە پڕ یعنی من بە مناڵی لەسەر ڕسمی ئەو لەسەر و بەردانەوە دەستم بەڕاستمکردن کرد ینی زۆر جار لەسەر بەردی کۆڵانەکان بەعزێک بەرد ڕەنگی سەوزە بەعزێ بن سوور و پرتەقاڵی تێکەڵ بووە نازام ئێوە گەر خەیاڵتان بێت دیقەتی ئەویان ئەوەتان نابێت ئەو ڕەنگانە لەبەر چاوم وەکو ڕسمی لاوشکە جۆرێک نەخشی تایبەتی تایە لە کاتی بڕینی بەردەکانە ئەو وەردە بەردی مەڵکەنی بە تایبەت کۆمەڵی ڕەنگی زۆر تایبەتی تیا دروست بێت کە گەردیقەتی بن لە سەوز و پرتەقاڵی و سوور و زەرد و هەمووی تێکەڵ بووە بڕواب کە خۆی بە خۆیەوە ڕسمێ لە بەرچاوی من ینی بە چاڵەکانیان هاتمەوە پڕمە کردەوە باش ئەم هەر هاتووە لای من هەر ماوەتەوە ئەم شتە ئەو بەردوودارە نەماوە ئەو شوێنانە کە من ئێستا بۆ کۆڵانە ناڕۆم هیچ ئەو ڕۆح و جانانەی تیا نەماوە هەمووی تەختی عرس کراوە لەگەڵیان کەواتە تۆ سەرڕاوی هاتوون شوێنەوارەکانیان لەناوبرد زۆر بەیان تێگار یەک دنیا یادەوەری لە هەزاران کەسیان پێوە تەختی عرسەکە کرد و نەهێشت بەچی زیینوە بێتەوە ئەمە ئەوەی لە دەسەڵاتی منابێ هەرەوەیە کە وەکو نووسینەوەی بۆ بکەم وەکو ڕستم خوێندنەوەی بۆ بکەم وەکو وێنە یعنی هەرەوەم پێکرێت زۆر باشە مامۆستا بە دڵنیاییەوەی ئێستا زۆر ئاگاداری ئەو دیزاین و ئەو جوانکارێنی و گەڕەکە کۆنەکانی ناو شار نییە تۆ چیت کردوهۆی کە زیاتر نەوەی ئێستا قوتابیان بێن سێری ئەم وێنانە بکەن سێری کوچە و کۆڵانەکانی کۆنی شار بکەن هەوڵە داوەکە لە فستیڤالێکی گەورە لە پێشانگایەکی گەورەدا تایبەت تەنها کۆڵانەکانی شار بخەیتە ڕوو بەڵێ من پێشانگای تایبەتم کردەوە هەر بۆ ینی تایبەت بەو گەڕەکانە بووە مەسەر نێک دوزار پێشانگام کردەوە تایبەت بۆ ئەو کارانە بۆ کەرسە گەڕەکانی شاری سلەیمانیە بێگومان بە تەنیا من کفایەت نییە بۆ ئەوەی من ینی دیارە لە خەڵک بەرنامەش کاری تریشەیە ئیشی لەسەرەکەن باز لە ڕابردووی ئەم شارە ئەکرێت بە تەنیا ئەرکی من نییە ئەرکیێوانەشەکە هەمیشە باز لە زیندووکردنەوە یادۆریەکانی ڕابردووی شار بکەنەوە بەڵێ ماوەستا کاروان تابلۆ زمانی کە ڕێک چۆن من کتێبێک بنووسمەوە مێژووی شارێک بنووسمەوە ڕەنگە لە یەک تابلۆیە بتوانم چۆنڵی وەسفی 200 پەڕە بیناسازی شاری سلێمانی بکەم بە تابلۆیەک هەمان ئەو پەیامەگات نازانم پرسیارەکەم مێژوویە یان نەچێتە قاڵبی هونەریەوە بۆچی سلێمانی چۆڵ کردووە لە تابلۆکانن یەک تابلۆ نەبێ ینی بۆچی خەڵکی تیانە خەڵکەکەت بۆ کێ بردووە دەست خۆش بێ پرسیارەکە جوانە پێشەکی لە سەرەتای پرسیارەکەتەوە دەجێگەرت بۆەوە دەست پێ بکەم نازانم سەرەتا نامێژووی بەبار حاڵ من ئەو کۆڵانانە سەیری کە ئەڵەم بەشێکە لە سروشت کە دروستیەکەمەوە ئەو کاران ینی باسی ئەوە ئینسانی لە بوونەوەری تیا دەرکەم ینی بەس باسی دەردووارە باشە ینی مەبەستمەکە هەیە ئەڵێ پرسیاری کردو بۆ زەلامێک بۆ کۆڵانە ناڕات یا بۆ ئەسب و عەرەبانەیەکی لێنێ خۆوانە لەم شارە هەبوو نانە ئەوە بێ مۆزوعێکی کە ینی کار و شێوازی کارکردنەکەی من بەو شێوەیە ینی ئەمە قبول ستایلێکی جوانە خۆی ئامانجەکە تاوە لە پاڵ ئەمەیە ئەکرێ ئەوەیە بیدایەت پرسیت تەمان خۆت زۆر جوانە ینی تابلۆیەک بە یەک سیرکردن جاری وایە ڕۆمانێک کە دەیات یەک ڕۆمان مۆزوعەتەیە بە یەک سیرکردنی تابلۆ بە تایبەت تابلۆ مێژوویەکان وابزانام ئەوە کفایەتە ئەتوانم بڵێم وەکو کەنزێک تابلۆکانی تۆ بینم ینی ئەمە بەسەڕاع بەڕاشکاوی و لەم کاکارن پیا هەڵدانێکی نادروست نییە بۆ جەنابەت بەڵام هەستەکەم ئەو دەرفەتەش لە دەست نین لە ڕەنگینی پەنجەکانتەوە جامانە لارێک
فەقیانە بەدەستێکی ناو شاری سلێمانی کە پیشەوەرێک لە کۆڵانێکا لە سەسوچێکا وەساویا خانمێک لە بەر دەرگا ئیشەکە ئەو دیمەنە جوانانەش ڕەنگە لە مێشکی منێکی لاوی کاڵفامی بێت تەجروبەیان نەبێ بەڵام پێم خۆش بێ بزانم ئەرێ 80 ساڵ یاخود 50 ساڵ ئەڵبەت تۆش گەنجی بەڵام وەکو یادگاری و خەلفیاتەی هەتا جلوبەرگی شارەکە چۆن بووە گەنجێک دانیشتووە مناڵێک ئەڕوا ڕەنگە من نتوانم ئەمە دروستکەمەوە ئەزانی بە شێوازێکی کە منە کارانم کردو ینی جلوبەرگی کوردی ئەگەر بێتە سەر باسی جلی بڕواکە ئەوە جۆری جل هەیە ئێستاش ئەگەر ڕێزم ئێوە نیویتان نەدیوە یا خەڵکی هەر نازانجی کوردی چی بۆشتی زۆر جوانی لێبووەتەوە پارتی زۆر ینی ئیزافەی زۆر جوانی هەبوو کە ئێستا نایکەن بەکاری نێنن جۆرەها کڵاو و شێوەی مشتی و ئەوانە کە زۆر تایبەت و جوان بوون نەخشەکانیان بڕوا بۆیە من ئێوە ڕەنگە کارەکانی کە من نەدیبێت بەس باسی گەڕەکانی شاری سلێمانیەکەین بەس لەو ئیشانەما هیچیم بەجێ نێشتەوەی تو باسیەکەگەر ببینە سەیرە پێی هەموو ێزانین چکە زۆربەی کارەکانم لەسەر مێژوو بە تایبەت فەرەنگ و جلوبەرگی کوردی ینی بە پیاوان و بەژنانیشەوە بۆ بە کەلتور و عادات و نەریتی کانی کارم لەسەر ئەوە کردەوە ڕاست هاوکاریشم باسی لەوە کرد کە ئەمانە ببینین ینی هەوڵداوە لە ئەمانە ئەلکترۆنیکەیتەوە هەر هیچ بتوانین بە ئەلکترۆنیش کەسێک واڵێکی تایبەتی خۆت هەبێ سایتێکی تایبەتی خۆت ئەوانە من لە پێشانگاکان ماوکارانە نمایشەکەم و لە فەیسبوکەکەش کەلعاد هەمومان فەیسبوکمان هەیە ئەو ئیشانەکە یکەم زۆربەی بەڵێ زۆربەی لە یادام ئەمە جێگەی دەستکوشێت ئەوی شەر بە هەمان شێوە مەسەرەن کار و ئەوەی زۆر لەسەرەکەم خەڵکانێکە ناگایان لە شێوازی کارکردنی من و متابعیان کردویشی خۆشحاڵە بە منشەڵایەوەش وەڵا بە دڵنیایەوە بتوانن کار و بەرنامەی هونەریتان هەبێ بۆی بتوانن لە بواری زیاتر و بە فراوانتر باسیێن بابەتانە بێت چکە من لەم تەوەرە ناتوانم لا بەم کێسە باسی کۆڵان و گەڕەکانەکەی نەگەر بین لەسەر و بابەتە ڕەنگە پرسیارەکان بۆ تۆ قورستر بێ وەڵامەکانیش بۆ من بەرپرسیارەتی زیاتری بێت زۆر باشە مامۆستا کێشانی وێنەکانی گەڕەکانی سلێمانی و شاری سلێمانی بە چێشترە بۆ تۆ یاخود وێنەیەکی دیکە یاخود سروشتێکی دیکە ینی و دقەی کە دەست پێ دەکەیت کامیان پڕ بە چێشتر و بە ینی دڵخۆشی و زیاتر خەریکی وێنەکەی دەبیت هەمووی بە دڵخۆشیەوە هەمووی بە ینی یەک کێشە هەیە تۆ کارێکەکەی کە ینی سراحەت ناکەی چکە کە هەر ئیشە تەواوەکەی خەیاڵە مەراقی ئیشێکی کەتە ینی هێشتا ئەمە تەواو نەکردووە خەیاڵی لای ئەوەیە کە کارێکی کە تاواکەری ئەو ئیشەیە بە شوێنایەت ئەبێ دیسان ئەویش دروستکەیتەوە زۆر جاران لە ناوڕاستی وێنەکەی شتێک کە بۆ بێت ماندوی زماندوو دەکات زۆر بەڵام ماندوێتێکی ئارام بەخش و خۆش بەڕاستی ینی بێگومان بە دڵنیاییەوە ینی هەموو کات ئەمەم باس کردووە جاری وایە کات بە جۆرێ ڕاگام لێ نیە ینی سێرەکەم 8 ساعات تێپەڕیەوە ڕاستە جوڵێم هەڵاستم ئەم ڕۆم ئاوە خۆم بەڵام ڕۆژی کارکردنم ینی زۆربەی کات 8 ساعت من ئیش دەکەم ئیش بۆ شێوەیە کرێ و تەواو بێ لە یەک وێنەیە ئەوەندە کاتێ بەڵێ ئەو وێنانی خۆم کە بە تایبەت ئیشی تیاکەم وردەکاری زۆرە تەرچیزی زۆرێت ماندوێتی زۆری بڕاستی ئەتوانم بڵێم ئەم کارانە ئەمان کەیبینی بە چەقۆیکەم بە فڵچەنی ینی ڕاستەخۆ بۆ یەکان هەڵەگرم و دارێم بەسەر هەنێک ڤیدۆم هەیە هی کارەکان ینی بەداخەوە وا ڤیدۆیکشم پیشان کردای لە کاتی شەکە بۆ من هەردەیە بۆی دەرکەوتە ئیشمان پێتە بێ ترەوە خۆشە هەنی کاتی ئیشکردنەکەکەی بینی کە بەسەری بە فڵچە بۆ یەکاندانێ مانەوەی ئەو تابلوانە چەندێک دەخایەن ینی چەند مدت ئەمێنەوە ئەو تابلوانە تا چەند پێوەستە تەمەنی ئەو تابلوانە پێویستە بە کوالەتی ئەو قماش یاخودەوەی قماشەکان زۆر چاکە من بە مەترەی کەرمودایە کوتم خۆم ینی نەوعی زۆر باشە بازێکی خۆی تەحزیر کراوە ئامادەکراوە هەیە حازرە بە چوارچێوەکەوە ئیکڕیت لە بازار خراپ نیە نەوعێتەکەی بۆ یەکانیش زۆربەی کات من بۆ یەکانی دەرەوەی بەکارێنم کە خەڵک و نزیک و خزمان بۆە ئەوەی کەیت بۆمەهێنێت یا بەو شێوەیە بۆی ئەسڵی و زۆر چاکە بەڵامەوانەی ئێرەش هەر خراپلین هەنێک ڕسم کە کاری پێەکەین ئەو بۆی ئەکریلیکانی ئیشی پێەکەم بۆ ئەمە تابلوی گەڕەکانە توانایمانەوەی زۆرە ینی کە بە دڵنیایە ڕستمەکە پشۆ هەر حەزەکەی وەکو ئاربیشۆ جوان پاچی کرد هیچی لێ نایە ینی بۆ یەکە توانایمانەوەی زۆرە ئەوسەشم پێم وابێت لەوانەیە میلیۆنانە زیاتر تابلوانە بمێنەوە تا وێنەی فۆتۆگرافی ئەوانە بازێ بۆیەی زۆر خراپ هەیە
بۆی سینی هەنێکی زۆر خراپە لە دوای هەژنەوە ساڵ دە ساڵ هەمووی ڕەنگەکانی بەرەو قاوەیە چکە مادەی هینی تێ ئاسنی تێ وردەوە خراپەوە نەوەحەتی خراپە نوعی باش و خراپەیە بۆیە ڕاست ماوەستا کەروان ئەو گرفتانەی لە تابلۆکێشانی کۆڵانەکانی شاری سلێمانی تووشی بەڕێستانە بێ بنمونە مەسەلەن سەحەوشەیەکم بینی گۆزەیەکی ئاویتیایە بابڵێنەوەی جاران ئەو هینە ڕەنگە ئێستا نەماوێ بەڵام لە مشکی تۆی هەیە ئەبێ لەم شوێنە دروستی کەیتەوە بەڵام ڕەنگە لەم شوێنە تەکنۆلۆژیایەکی نوێ هەبێ کەرەستێکی نوێ بێ لای بێ ئەمە چەندێک مانوتەکە ینی ئەو شوێنانەی شوێنەکە ئێستا بچم سەر شوێنێک و شتی لێ بێ لای شتی بۆ شتێکی چ لە تابلۆکانت یان سلێمانیەکی زۆر خاوێن دەرەکەوێت سلێمانێکی زۆر خاوێنی کەڕک و کۆڵانەکان زۆر هادی بێ سەیارە بێژاوەژاو بێ هاواری مکەبەرە و کەسبکار کە بێ لەگەڵ ڕێزماکە بێ ئەوە یەک زەڕە جۆ بنە شعۆری خەڵک بە ئاخر دەنگ هاوارەکە قەینات ئەمە باسەکەمان لەسەر ئەوە نییە بەس تۆزێ یەک جار هاوارکە تۆزێ بە کزی باشە ئەمانە هەموو شاری شێوانەوە هیچ ئەساڵەتی کوی نییە بەم شارەوە نەماوە ینی تۆ شێ بەرپرسیارە لەم شتانە ینی ئایا نابێت کەسێک کە بێ ئەمان هەر بەشێکن دە و تێگانە ئەمە هەموو تێگانەکان هەمووی بەردەوامەت بەڕاستی ئەوە هەر بەشێکەلەوە بەهەرحاڵ ئەوەی تۆ فەرموویت من زۆر جار چووم ئێستا حالیان بڵێن دواوێنم بکە کێشاومە بەڕاستی ئەو ڕێزە کۆڵان و گەڕەکە وە خۆی ماوەکە با بڵێن گەڕەکی گاورانی پێڵێن لای ماڵی کەریمی ئەلەکە بەڵێ ئەو ڕێزە کۆڵان ئەوە هەوڵە خۆی ماوە ئەو شوێنە کە من چوم ویستم کارێک لەسەر ئەوێ بکەم بەڵام هەمووی سیارە بوو هیچ بەردیوارێک بە تاڵ نەبوو یانی هەمووی بەری گیرا بوو خۆ دەزانی کۆڵانەکان یەک شوێنی وەستانی تیانێ بەڵام من سەیری کە ئێستا وەکو وایە ساڵی 50-60ەکان سیرکەیتەوە لەبەرەوەی کە من طبعاً ڕسمەکە گرم بەڵام خۆ سیارەکە دروست ناکەمەوە زام دار و دیوارەکە چۆنە لە پشتیەوە خۆی کارم لەسەر کردوێتەوە بێگومان لام بردوێتەوە بۆی تۆ هەز بە خاوێنی و جوانی و ئەوسا ئەوە بکەی کە شارەکە ڕێککەوتووە لا دیوارێک دەرگایەکی پلاستیکیان تێکردوێت چاگەزاری ئەمەوێ دیسانبێ ئەویش بگۆڕی بەڵێ بە تاکید هەر ئەسڵەن ئەوە هەر بە غەڵەتیش کراوە یعنی هەنێجار غەڵەت لەوە کراوە ئێستا ماڵی پیرەمێردی نەمەش تازە کراوەتەوە چون دەرگا و پەنجەرەکانیان دەرگێنەوە ئەلمونیۆمیان تێخستووە ئاخر یعنی ئەمە ئارەزوویەکە ئەم کەسە کێ ئەم دەسەڵاتەی یاوە بە هیچێک کە بەو شێوەیە بچێ ئەو کارە بکە یا خانوویەکی کە لە سابونکەران زۆر بە جوانی حالیان تازە کراوەتەوە جێی خۆشحاڵیە تەمان ڕێز و دەستخۆشین بۆ کەسانی لە پشت ئەو کارەوەن بەڵام دەرگایەکی زۆر جوانیداری کۆنی تیاو ئەگەر بڵێم ئێستش بەسی 100 ساڵی کەیە کرد ئەسڵەن ئاوزانیەکی زۆر تایبەتی پێوە بوو ناوی وەستاکەشی لەسەر خۆی هەڵیکەنەوە وەستاکە کورد بووە ئەها تەقە و دەرگاکەی تەقل بابەکەی هەم دەرگایە دەرهێنراوە فڕێراوە و دەرگایشی داری تەختەی ناشتینی ئەمڕۆی وە دروست کراوەتەوەی تۆ بۆ ئەوە دەستکاریەکەی ئەوە خۆی ئەشتا ئەسڵەکەیە لەسەر قسە و پرسیارەکەی جەناب زۆر بەش مامۆستا کوچە کۆڵانێکەیە کە وەکو جاران نەمابێت و تۆ پێت خۆش بووە وێنی بکێشی تۆ هەیە لە سلێمانیا نەتکێشابێت لەبەری کە نەماوە جوودی نەماوە بەتاکید بەعزە شوێن هەیە بە هیچ جۆرێک زۆریش بە شوێن ئاگەڕاوم بۆ فۆتۆی ینی نەماون بە تایبەت خوارەوە منتیقی هەنێ شوێنی لای مزگەوتی خانە قای خوارەوە ئەو سەرەتای ئەو کۆڵانانە کە دەست پێکات بازێ شوێنی دروستم کردووە بە تاکید و خۆی بەڵام هەنێ شوێنی یەک دوو خانووی تایە هەستەکەم زۆر گەورە و جوان بوون زۆر تایبەت بوون لە ڕۆی نەخش و زەغرەفەی و کاتەوە کاری زۆری تیاکراوە هیچ بە هیچ جۆرێ بۆم ڕاز ناکرێتەوە لەبەرەوە ناتوان دەستکاری مامۆستا پێشوازی کار بەدەستانی شار تا چەند ینی بەدەمەوە هاتنیان بۆم جۆرە کارانە چۆنی هەڵدەسەنگێنیت وەکو چی وەکوی کە هاوکارت بوو کە پشتیوانت بن لە هەموو بابەت وڵی هاوکاری پشتیوانی ئێمە ناکرێت بە هیچ جۆرێک تۆ هاوکاری چێت تۆ خۆ کارەکەی کەس نییە دەستخوا کێ هەیە دەسێ بگرێ من چەند پرۆژەم هەیە مەسەرەن بۆ کاری مێژویی زۆر تایبەتمە ینی چەند فکری چەند دیواربندم هەیە بۆ شارەکە لە شوێنی تایبەتمە داینێ بەڵام بەڕاستی نایکەن پرگیری ناکەن داواشم کردووە چەندین جار باڵێنیان ویتر وەڵام نامێنێت تاو ئەوی کەش وەکی کەش کە خەڵک خۆی هاندەرە خەڵک خۆی ئەوەی کە حەزی لەو ئیشانەیە ئەیبات لێمە کڕێیا داوایەکە یا حەزیان لێتی یا خەڵکی بە تایبەت داوای شوێنێکات یا بەرتەرچی سەراکە بۆ نمونە لەو شێوە ئیشانە ئەمە بابەتی شارەکان بەڵامیتر کەل عادە من خۆم
بێت لەوە چاوەڕێەوە نیم هەر ئێمە کاری خۆمانەکەین چکامە ئەمە وەکو مەراقی غەریزەیەکی خۆمانە بێ ئەمە هەر بکەینم کارە ئیتر ئەگەر کەسیش نەیبینێ ناجوانە وڵات سەر خۆش بەشێت سەلامەت شەوانی شارچی تابلۆکانت شەوێکی شاری سلێمانی کۆڵانێکی شاری سلێمانی نەکێشاوە چۆن زۆربەی شەوە زۆربەی شەوە ئەسڵەن جوانترین کاتەکانی ئەم شارە لە شەوانە بوو کە جاران ئەگەر دیقەت بێ هەنێک لە تابلۆکان بە شەو کردومەوە تا گڵۆپی عەمود جارە نا گڵۆپەکانی تۆ شەوقی گڵۆپەکانی یا لەناو کۆڵانەکانمان هەر لەبەر چاومە ئەو شێوە تاریکێکە پێیان ڕۆشتین دڵگیری و جوانێکی خۆی هەبوو ینی وەسف ناکرێ بەڕاستی بە قسەکردن نازانم لەم چۆن بۆ ناڵێن پاریس بۆ بەڵام پاریسیش چیە هەر بەو چەند کۆڵان و گەڕک و ماڵەوە کە تا ئێستا احتیفازی پێوە کراوە ماوەتەوە جوانێکی تۆچی بۆ هەر وڵاتێکی دەرەوەچی بۆ شوێنێکی دنیا یەکەمین جار بۆ شوێنەوار و مۆزەخانەکانە نەچیت بۆی بۆچی بەدوای مێژوو ڕابردووە میلەتە ئاگەڕێیت وەدای ئەو دام ئەساسەکەیان ئاگەڕێ کە لە کوێ هێنانەوە چۆن دامەژاون ئێمە لێرە هەمویان تێکگا هەمویان لە ناوبرد تۆ بێگانەیەگێت ینی لە کوێ دەست پێ بکە سێرەکە هەمووی بینای مۆدێرنەوە شاری تاسە زۆر باش مامۆستا بەدەر لە چوونە نێو کۆڵانەکان و کێشانی نیگەهرەکان تۆ سوودی بینی و لە وێنە فۆتۆگرافی کۆنانەش لە ئێستا ماونە تۆ بتوانانی ئەو کۆڵانانەی کە گە لە شوێنێکا دەرچوو بەیانی کەسێک لە کۆڵانێکە ئاوەستا و وێنەی گرتووە تۆ بیت ئەو وێنەیە بکێشیتەوە کۆڵانەکە ڕستنی کردومەتەوە بەس بەڵێ لەسەر فۆتۆی خەڵک چۆن زۆر مسفادە کردو زۆر کەس فۆتۆکان زۆری کۆنەکە گیراوە ئەسڵەن هەر فۆتۆی کۆنە ڕەش و سپی خەڵکی کە گرتوێتی بەڵام بەداخەوە کە لەم شارە کامێرە زۆر نەبوو ینی خەڵک کامێرەینەوە بەڕاستی کەم بووە زۆر کەم خەڵکە بۆ کامێرەی بووێ بۆیە ڕستمەکان کەمن وەکو پێویست نین ڕستمی زۆری شوێنی شارەکە هیچ کۆن کەمە ئەگەر ڕاستە بوێ زۆر باشە ئەوەسەگەن ئێمە کاتمان تاو بە گەشتێکمان بە بیرمان چوو بیاماژێ پێ بکەین لە خزمەتین سوپاس و ڕێزم بۆ ئێوە و دەستان خۆش سوپاس بۆم بەرنامەی بۆم تەوەرەوە تەرکیز خستنە سەر ئەم زۆر سوپاس دەکەین ماوەستەکەەوە و یادی شاری سلێمانیش دووبارە پیرۆز بێ لە هەمووان زۆر سوپاس دەکەین خۆ بەخێر هەموو دڵسۆزانی شار ئێوەی بەڕێزیش سوپاس بێەوە کەناڵەکەشتان و هەموو هاوڕێ بەڕێزانش زۆر سوپاس بۆ مامۆستا کاروان قادر کابانی گارکێش خۆ بەخێر بێ سوپاس بۆ بەڵازان و خۆشەویستان زانیاریەکمان هەیە لەسەر مێژوو و ئەو کارانی کە کەمال ئەتاتورک کردوێتی پێکەوە بینەری و زانیاریە دەبین. کەمال ئەتاتورک کە یەکەم سەرۆک کۆماری تورک بوو وتی ئێمە دەوڵەتێک نین بە هەنجیر و زەیتون فەرمان ڕەوایی بکەین. وەک تانەدانێک لە قورئانی پیرۆز کەمال ئەتاتورک لە ساڵی 1923 لە پەرلەمانی تورکیا وتی ئێمە دەوڵەتێک نین بە هەنجیر و زەیتون حکومڕانی بکەین. وتی ئێمە لە سەدەی بیستین و لە سەردەمی پیشەسازی داین و ناتوانین بە دوای کتێبێکدا بڕۆین کە باسی هەنجیر و زەیتون دەکات. ئەوە بوو دواتر تووشی نەخۆشی زوهری بوو و بەبێ ئەوەی هەستی پێ بکات جگەری پوکایە و پاشان دووچاری نەخۆشێکی تری کوشندە بوو کە بەهۆی جۆرە مێروێکی سووری زۆر بچووکەوە بوو کە بە چاو نەدەبینران و تەنیا لە وڵاتی چین بەدی دەکران. بەڵام دوای 2 ساڵ لە مردنی زانستی پزیشکی چارەسەری نەخۆشیەکەی ئەتاتورکی دۆزیەوە کە لە گیراوەیەکی تایبەت دروستەکرا لە درەختی هەنجیر. مستەفا کەمال کە نازناوەکەی لەلایەن تورکەنەتەوە پەرستەکانەوە کرا بە ئەتاتورک بە پاڵپشتی و دەستگیرۆیی ڕۆژ ئاوا بە گشتی و بەریتانیا بە تایبەتی هێنرایە پێشەوە و گەورە کرا. بەریتانیەکان لە کاتی جەنگی جیهانی یەکەم کە لەگەڵ عوسمانیەکان لە شەڕدا بوون بۆ ئەوەی سەرنجی ڕای گشتی بەلای ئەتاتورکەوە ڕابکێشن هەموو ئەو جەنگانی لەگەڵ عوسمانیەکانیان کرد بەڕاستی دەجەنگان بەڵام لەگەڵ بەرەی ئەتاتورک خۆیان دەشکاند بۆ ئەوەی وەک پاڵەوان دەربکەوێت و بەمەژ ئەتاتورک عوسمانیەکانی بەوە تاوانبارە کرد کە بەرامبەر ئینگلیز نەرمن و جەماوەری دژیان هان ئەدا و لاوازی کردن و بەمەژ ئەتاتورک کۆتایی بە حوکمی 600 ساڵەی عوسمانیەکان هێنا و کە بوو بە سەرۆک کۆماری تورکیاش ئەم کارانەی دژی موسڵمانان و ئیسلام کرد.
گۆڕینی بانگ بۆ زمانی تورکی، قەدەغەکردنی حیجاب و باڵاپۆشی ئافرەتان، هەڵوەشاندنەوەی پشووی هەینی و کردنی ڕۆژی شەممە بە پشوو، هەڵوەشاندنەوەی هەردوو جەژنی ڕەمەزان و قوربان، پەیوەندی لەگەڵ وڵاتانی ئەوروپی و دژە ئیسلام بەهێز کرد، قەدەغەکردنی پیتەکانی زمانی عەرەبی بۆ ئەوەی خەڵک وردە وردە دوور بکەوێتەوە لە قورئان، وەسیەتی کرد دوای مردنی نوێژی لەسەر نەکرێت. لازان و خۆشەویستان ڤیدیۆکمان هەیە لەسەر ئامادەکردنی خواردنی دۆڵمە یاخود یاپراکە لە هەنێ شوێنەوەی پێ دەڵێن لە ئێستادا وردە زۆرێک لە خەڵکی هەن و نەک تەنها ئێستا لە زۆرێک لە وەرزەکان و بەتایبەت سەیرانەکاندا دروست دەکرێت بە تایبەتی پیاوان کەمێک زۆر حەزیان بەم خواردنە نییە بەڵام هەندێکی ژێ زۆر پێیان خۆشەوە خواردنێکی بەتام و بە چێژە پێکەوە بینەری ڤیدیۆک دەبین لەو بارەیەوە کە لە هەولێر خانووی خەریکی دروستکردنی دۆڵمەیە. ئەم بەخۆم مامۆستا نەریمانە 2 ساڵ پێش ئێستا هەستان بە دروستکردنی خواردن چتووە یەکەم جار لە کونافەی دەستم پێ کرد بەس لە ماڵەوە دەستم پێ کرد لە ڕێگای پێچ و چتووە دەمفرۆش بەس ڕۆژ بە ڕۆژ تەکەم پەرەیساند کردمانە بورمە و کولیچە و خواردن چتووامان دروست کرد پارنۆی 2021 هەستان بە دروستکردنی ئەو کارگەیە لێرکوانە خواردن و چتووە خواردنی ئامادەکراو دروست دەکەین. یعنی هەموو نوع خواردنێک دۆڵمە و سەر و پێ و کولیچە و بورمە هەموو شتێک لێ دروست دەکەن. یعنی حەزم کرد لە ئیشەکەم هەڵی کارلۆ هەندێک ئەو کچانەش بڕەخسێنم لەگەرم ئیش بکەن حەزم نەکرد ئیشەکە بەس لۆ خۆمبی ئێستا دەستخۆشی لەوانیش دەکەم ئەوانش لەگەر من لێرکوانە ئیش دەکەن هەموو پێکەوە وەکو لە کوو لە ماڵەوە ئیش دەکەم وەکو یەک عایلەینە بەڵێ ستافەک لێرکوانە ئیشەکانمان دەکەن. دۆڵمە تیژ و ترش حەز دەکە خەڵک زۆری وڵای زیاتر تیژ و ترشەکەی حەز دەکەن هەم دەڵێن بەس تیژ و ترش بیتن. ناکڵێنی بەس پەراسۆکەم کوڵاندەوە گۆشتەکەی ناوی ناکڵێنی شۆچ کوڵاندت ئەو تام و لەزەتەی نانی. و ئەمە ڕۆژانە تەڵەبەی دۆڵمەمان هەیە بریانیمان هەیە کولیچەیە بورمەیە هەموو شتێک حەسەب داواکاری خواردنەکەم ئامادەکەم مریشکی مەحشیە هەموو شتێکی دروست دەکەم بەس ئیمە لەسەر داواکاریە زیاتر بەخوای لێرکوانە بە دەرەجەیەک دۆڵمەمان زۆر هەموو ڕۆژێت داواکاری دۆڵمەمان هەیە بریانیە سەر و پێیە کوب بە عروقە ئەو شتانە زۆر داواکاری لەسەر کولیچەیە بورمەیە ئیمە دەزانیت ڕۆژ هەیە داواکاری مەسەن لەحم بالعجینمان زۆر ڕۆژ هەیە دۆڵمەیە ڕۆژ هەیە کولیچەیە. دۆڵمەمان هەیە ئەمەکە ئی هەولێرە دۆڵمەی سۆر لێ دێنین بەعام دۆڵمەی سۆر لێرە ئەوەی زیاترە ینی کەرەستەکانی ناویشی پیازە کودیە خیارە باینجانە بیبەر هەموو شتێکی بەکاردێن زیاتر نالیم هەم کەرەستەکانی ئەمە تێدەکەینە کودی خیار باینجان بیبەر تەماتە
سڵقیش تێدەکەینێنا لەگە پیازی دۆڵمەیت کە لەوانێ ئەوان شبیتی تێدەکەن کەمە بەس کەرەوزی بەکاردێنین لە هەولێر لایەکان کە شبیتی بەکاردێنیان دۆڵمەی سپیمان هەیە دۆڵمەی سپی بە گۆشت و شبیت و برنجی دەکرێتن لەگە ماستیش تێدەکەن ناوێ ئەویشمان هەیە ڕغبەتی لەسرە بەڵام دۆڵمە سۆرەکە ئاوی تەماتەیە گۆشتە ئەمە تێدەکەینێنا لەگە کەرەوزی ئەو شتانە تێدەکەینێنا ئی هەولێرە زیاتر بەوەی ڕغبەتی لەسرە ئێستا وڵایزان لە شاری سلێمانی گروپێکی خۆبەخش کۆمەڵێک گەنجولاو بە هاوکاری کۆمەڵێک خێرخواز ڕۆژانە کاری ئەم گروپە ئامادەکردنی خواردنە واتە ژەمە خۆراکێکی باش دابینەکەن بۆ ژمارەیەکی زۆر لە کاسبکار و لەو کەسانەی کە ڕەنگە کەڕێنی ژەمێک خواردن بۆیان تێچوویەکی زۆر بێ یاخود ئەگەر مانگێک بەسەرێکە خواردن لەوێ وەربگرن پارێکی باشیان بۆ بمێنێتەوە. دانیار پێما بێر خۆت ڕۆشتیە تۆزە زیاتریش بۆمان باس کە بزانین بە تەمایە سەیری چی بکەین لەگەڵیشیدا مامۆستا زۆرێک هەن کە کرێکارن یاخود بێلانن لەو ژەمە خواردندا دەتوانن سوود وەربگرنیان هەیە لەوانەیە بە چەند مانگێک مریشک نەبوو بێ بیخوا یاخود گۆژ نەبوو بێ بیخوا دەتوانێت لەو چێشخانە خێرخوازیەدا بتوانێت ئەو ژەمە خواردنە ڕۆژانە هەیەە ینی هەموو ئێوارێگەیانە بەڵێ هەموو ئێوارێگەم گروپە خێرخوازە کە ئەم چێشنگایان دروست کردووە بە هاوکاری خێرخوازان و خواردنی زیاتر لە 1000 کەس لەو ژەمە خواردنەدا پێشکەش بە کرێکاران و هەژاران دەکەن بێگومان بێ بەرامبەر لەو بارەوەیەوە پێکەوە بینەری فیچەرێک دەبین. سپاس و ستایش بۆ خۆی گەورە میهرەبان بە خێراتنی کەناڵە جوانەکەتانەکەن یاخوا بەخێر بێت. پرۆژەی ئەم کارە لە 2011 ئێمە خەریکی ئەم کارەیت لە 2016 وازمان لێنا بە حکمی باری داراییمان و هەرێمی کوردستانیش تاو نەبوو لە 2022 دەستمان پێ کردووە 3 مانگە بەردەوامی. پلانەکە یەکەم جار بۆ 50 نەفەر بوو وردە بوو بە 100 نەفەر ڕۆژ بە ڕۆژ فەقیر زیاد بوو ێستا لەخوا بە زیابێ ڕۆژانە حدودی 1000 کەس سوودمەند دەبێت لەم خواردنە. ئەم خواردنە داهاتەکەی خەڵکی سەرمایەدار دابینیەکەوە خۆشمان دابینیەکەن سپاس بۆ خۆ. ئەوانەی کە ئەبەخشن ئێن بۆ لامان بە برنج بە فاسۆلیا و هەندێک جارەیە بە پارە هاوکاریمانەکەن ئێمەش هەڵەسین بە دامیکردنی شتەکان و ئەین بۆ خەڵکی کەم دەرامەتە. ئەوانەی کە لێرە سوودمەندە من لەم خوانە خەڵکی کرێکارن خەڵکی بیانی خەڵکی ئێرانین خەڵکی عەرەب و خەڵکی شای سلێمانیشی تایە. ئێمە لە سەعات 12 تا سەعات 5 سەعات کارەکەین لە خزمەتی و خەڵکەیە. سپاسی ئەو لە ئەو کەسانە هین کە هاوکاریمانەکەن ڕێز و حڕمەتم هەیە بۆ کەسانی کە بەخشن
و زۆ سوپاسیانەکەین لەبەرەوەی ئەم خواردنەکە خەڵکی خوا خەڵکی فەقیری خوا خەڵکی کەم دەرامەدی خوا کرێکاری خوا ئایلەی سووری و ئێرانی داماوەی خوا عەرەبی لێ قەوماوەی خوا و کۆمەڵی ئایلەی سلێمانیشی تیای ماڵە نەدرۆ پشتی ساموکەرانە ئەوانیشان سولمەندە من لەم خواردنە و زۆر سپاسی و لایەنانەیشکن کە هاوکاریمانەکەن زۆر سپاسانەکەین سپاس بۆ خوای گەورە میرەبانە میشێمە بۆ خوای گەورەیەکەین چەند ماندووە بین چەند هیلاگە بین لە پێنا خوای گەورەیە لە خزمەتی و خەڵکیایە ماندوو نابین ئیشەڵاش قەر ماندوو نابین پشت بەخوا هەر بەردەوامیشە بین زۆر سپاسی خێرخوازانەکەین کە زۆر سێکیان بێ ئێمەیە و هاوکاریان گەرن دەستمان و ئێمەش بە ئامانەتەوە دابەشێکین بەسەر و خەڵکە کەم دەرامەتە لێ قەوماوانەیە و زۆر سپاسیانەکەین و لەشیان ساق بۆی هاوکاریم شوێ ناکەن ڕۆژانە برنج و فاسۆلە بە مریشکەوەی ڕۆژی وای بە گۆشتی ئاژەڵەوەی ڕۆژی واشە بە سادێ بە پێ و توانایی کە بۆ مانەتوو خۆمان دابینیەکەین ئینشەڵڵا زۆر سوپاسی خەڵکی شاری سلێمانیەکەین کە چین بۆ بازار شتەکرین بۆم شوێنە خێرخوازیە زۆر هاوکاریمانەکەن زۆر احترامان لێەگرن ڕێز و تەقدیرمانێ بۆ هەموو لایەکیان زۆر سوپاسیانەکەین داوایان لێیەکەین ئاوا بەردەوامن لە پێنا خوایە ببەخشن کرێکاری وایە هاتوو بۆ لا ماونتێتی ئەمڕۆ ئیشم نەکردووە چاوەڕێ ئەوم کردووە کە ئێوە شوێنەکەتان بکەنەوە و ژەمە خواردنێکی تیا بخۆم لەبەرەوەی جاری وای ئەگەر ئیشیشکە 15,000 دەستەکەوێ ناتوانم چێ 5,000 با بە شتە و برنجێک بە مریشکەوە یان بە گۆشتەوە بۆ ئێمە زۆر دڵخۆشین کە خزمەتیم خەڵکاکەین ئیشەڵا بەردەوامیشە بی سوپاسی هاوڕێکانم مەکەم کە دایما لە پاڵپشت من و زۆر سوپاسیانەکەم ستافێکی جوانمان پێگەێناوە بە خۆبەخشانە هاوکاری مەکەن من لێرەوە ڕێز و تەقدیرمێ بۆ هەرمویان سوپاسیانەکەم کە هاوکاری مەکەن ومخلصة 4:30 لا 5 يلا خليه يشوف روجانا زيادة 50-60 من المنبوية روجانا من ألا مكتبا عربي داماون اللي قوماون سوري إلا مكتبك طاومن يكسر بجانتاكين بويرة نانا خون نورونو يعني هي كومالي من عليه داماون اللي قوماوا لدرو إيشا كان مالي أندورين نانا خون ليرو شو مالو جاري واي سفريش بو دايكو باش أنا بنو زور بيان بسط لي نان ليرو خون بو دایک و باشانانە بنەوە ڕاستە ئێمە ڕۆژانە 5 کاتژمێر کارەکەی مانووە بین بەس لە کارێکا کە ئەزانین ئەم خەڵکە کەم دەرامەتە پێویستی بەم خواردنەیە ڕۆژانە دروستکردنی 120 کیلۆ برنج زۆرە بەس کە سێرەکەین مناڵی هەتی و خەڵکی کەم دەرامەت سوودمەند دەبێت لەم خواردنە زۆر دڵخۆشین و ئیشەڵڵا خوای گەورە ڕزقی هەموو لایە بە مانووبوونەتەکەمان ئێواران ئەڕوات سوپاس بۆ خوا جاری وایە کۆمەڵێ شت کاریگەری هەیە لەسەرمان زۆرمان پێ ناخۆشە کە ئەوەیە لە کاتی دابشکردنی خواردنا خواردن نامێنێ خەڵکێکی زۆر لە سەراگرە چونکە ئێمە دەسەڵاتەکەمان ئەوە نییە هەرچی فەقیرە تێریکەین توانای ئێمە هەر ئەمەنەیە 120 کیلۆ برنجە لێنین بۆیە کۆمەڵێ چیرۆکەیە زۆر کاریگەری هەیە ئەگریەڵێ وەڵڵی هاتووم لە شوێنێکی دوورەوە چۆن بڕۆمە بێ خواردن مەجبورین هەڵسین بە دامێکردنی کۆکردنەوەی پارە بۆیان و شتی وامان توش بۆ ڕۆژانە والله دائما دعای خیر بۆ حاجی کامران و ئەوانەی لای ئیشەکەن دعای خیر بۆیانەکەی من زیاد لە 1200 کەس زیاتر نان لەیەخوا بەخوا هەیە لە لێویشی نییە تێت نانەخوا لە لای چ عەرەب بێ چ کورد بێ چ سووری بێ هەموویشی لای نانەخوا هەموویشی ڕازیە لە حاجی کامران بەخوا دڵی سەخیە بەخوا دەستی بادە بەخوا دعای خیر بۆ خۆی و ئەوانەی لە لای ئیشەکەن دائما دعای خیر بۆیانەکەی من هەمووی گشتی لە حاجی کامران ڕازیە بەخوازیە لە 1200 نان لای نانەخوا بەخوا هەیە لە هیچی نییە بەخوا من دعای خیر بۆ حاجی کامران بۆ ئەوەی لە لای ئیشەکان دعای خیر بۆ یەکەم داوا لە خێرخوازانەکەم هاوکاری حاجی کامران بکە ئەوش هاوکاری خەڵکەکە بەخوا حاجی کامران خەڵکیشی لێ ڕازیە وەرە سەرکەوت يا أهلا وسهلا حجية يا أهلا وسهلا يا أهلا وسهلا فضل سبي أخوي كورا بس تشاو سلام لهر بينجانكا زاد دوي باشي خوشكاكا سبي دوي بس تشاو فرمو كوري جان خلق فقيرة خلق لي قوماء بدبا بسطل
هەموویە داوای خواردنەکە ئێمەش بە پێخۆشحاڵانە و لە خزمەتیانە تعالە ئاخی ڕۆژانە کۆمەڵی عایلی فەقیر کەم دەرامەدی سەردانمانەکە ماڵەنە زۆر پشتی ساموکەرانە هەیە ماڵیشی دوورە ئێر بە پاسێ خواردنە باتەوە بۆ مناڵەکانی بە پاسێ دوو بە پاسە ڕوە بۆیە ڕۆژانە چگەلەوەی بۆ کرێکار و کەم دەرامەت و فەقیرە بۆ عایلەشمان هەیە سەفەری هەمامە حاجی گیە سپاسی حاجی ئەەکەم زۆر داوا لە سەرمادارە کەم و بێبەهانامە شوێنم نیە لەسەر جادەکانەکەوم خەڵکەزانێ ئێواران لای سینەماکان تا بەیانی ئەمێنەوە خەڵکی خێرخواز داوای لە خەڵکی خێرخوازەکەم شوێنم نییە بۆ خەڵکن داوا لە خێرخوازەکەم شوێنێکم بۆ دابی بکە سپاسی حاجیش ئەەکەم کە ئێواران لێرە نان ئەخۆ ماڵی ئاوا بێ ئەخوا زۆر سپاسەکەم خۆمە شکرێکاری ئەوکەم داماوم ماڵی ئەو خەڵکانە ئەکسەر یارمەتیم کردووە ماڵیانەوە بێ ئەم کەسم نییە بە حساب ئەو کەسوکاری خۆمانە ئەو ماڵیانەوە بێ خێریان داوەتی بە منە ماڵیانەوە بێ هەزار جار خوازقی بداتی بۆ خۆیان بە تایبەتی خۆیان خۆیان نەبووە خۆمان فەقیر نامێنێ بەس خۆیان ماڵا بێ فەقیر یارمەتی هەمویان بەس شکری خواگەم لەسەر شکر ئەو خەڵکانەکەم من حاڵم زۆر وێرانە فەقیر حاڵم داگم توشتی سیارە لێدا حادیسە بوو کەسمان نییە سێ خوشکی هەیەمە لەگەڵ خۆم هەتیوم دەورەی ماڵەوە ماڵمان لە بازیانە تەنها بەس ڕەحمەتی خۆمە کەسم نییە ئیلا ئەو خەڵکانە نەبووایە من ئەمرم لە برسە بەس ئەو ماڵەوە بە خەڵکانە یارمەتیم کردی بە دەستخۆسی لێکەم بەو خەڵکانە تایبەتی ئەو خەڵکانە خواچە نەتوانی هەوکاری بەو خەڵکانە بکەن بەس ئەو داوا لە خواکەم زۆر بە یارمەتی ئەو خەڵکانە فەقیری و داماوی لە خۆیان ئەو حاجی نەبووایە خۆمان نیشمان نییە ماڵایەوە بێ حاج لەگەڵ ئەو کەسواری خۆی ماڵایەوە بێ پیاوەتی خۆیان بەس ئەڵێم چێڵێم شکری خواکەم لەگەڵ حاجی خێرە داتێ کاکە چەند توانی خێری بکە لەسەر ئەو تەکێ خێر و بەرەکەتە بۆ حاجی تایبەتە سەڵاوەت لە پێغەمبەر دیاری صلى الله عليه وسلم من وحي ورسالته وحكمه وعلى آله وصحبه وسلم تسليما پاس و ستایش بۆ خوای گەورە میهرەبان کە ئێمە کرد بە خزمەتکارێم خەڵکەکەم دەرامەتە فەرق و جیاوازی لای ئێمە نییە نە عەرەب نە کورد نە ئێرانی نە هەر کەسێ بێ گرنگەوەیە ئێمە ئەبەخشین بۆ خەڵکەکەم دەرامەتە سپاس بۆ خواستە چاوەکانم بەخێر بێت لە کۆتاییە زۆر سپاسی خێرخوازانەکەین زۆر سپاسی ئەواناکەین کە ئەبەخشن ماڵ بەبەخشین کەم نابێ بۆیە داوا لە خێرخوازان و سەرمایەدارانەکەین بەردەوام بن هاوکاریم شوێنەکەن بۆ ئێمەش بەردەوام خزمەتی و خەڵکەکەین بەڕاستی جێگی دەستخۆشیە مامۆستاشوان ئەمە کارێکی زۆ گەورەیە کۆمەڵێک گەنج بە خێرخوازی لە کاتژمێر 12 نیوەڕۆ تاوکو ئێرە خەریکە پیشە گەورەیە دەبن لەگەڵیشیدا هاوکاری سەرمایەداران خێرخوازان ئەوەش بێگومان کارێکی زۆ گەورەیە و لای خۆی گەورە بە گەورەترین پاداش بۆیان دەنووسرێت ئینشاءڵڵا هیوادارین کە ئەم نمونە جوانانە لە شاردا بەردەوامی هەبێت تەنها لە شاری سلێمانی لە شارەکانی دیکەش ئەم جۆرە بابەتانە بوونیان هەبشتێکی زۆ جوانە بێ گومانی تدانێت لە زۆرێک لە شارەکان کەسانی کەم دەرامەت کەسانی هەژار هەن کە لەوانەیە پێویستیان بەژەمە خواردنێک بێت و خواردنێکی باشە بێت لەوانەیە بتوان لە ماڵە خواردنێکی سادە دروستکەم بەڵام دانیار قسە فەرموویانێ خۆی ئەمە گرینگە مەسەڵەن زۆر جارباز لەوە کرێ خەڵک سار دەکرێتەوە لەم جۆرە ئیشانە ئەڵێ ئەوانە خۆ نان شتێک نییە دەست نەکەوێت ڕاستە دەزەکەوێت بەڵام کەسێک کە ڕۆژانە 15,000 دههزارێکی دەسەکەوێت گەر 5,000 یا 3,000 بداتە ژەمێکی خواردن
لە کۆتایی ئەگەر لە مانگەکەیە ئەم 3000 بۆ بگەڕێتەوە مەبلەغێکی زۆرە تەسی لە سەرژیانیەکە بۆ مناڵ و مناڵەکەی وە شتێکی زۆر جوانیش هەبوو بینیم خەڵک هەر بە مەنجڵ دانیەوە سەفەریشیان هەمەڵێ بۆ ماڵەوە هەیە خێزانێکە مەسەرەن بێباوکن ینی زۆر هەژارن ناتوانن ژەمە خواردنێکی باشیان هەبێت بە تایبەتی گۆشت و مریشەکە لەوانێ زۆرێ لە ماڵە هەژارەکان نەتوانن بیکڕن بتوانن لەم ژەمە خواردنەکە هەموو ئێوارەیەک یاخود ئێوارەیە گۆشتە ئێوارەیەک میشکە هەڵبەتەمە بە کاری سەرمایه‌داران و خێرخوازان کە ئەمە پاڵپشتێکی گەڕی ئەوانە و لە هەمووی گرنگتر ئەمەیە کە ئەو شێوازەیان هەیە کە بتوانن خێزانەکەم دەرامەتەکانیش لێی سوودمەند ببن و بتوانن زیاتر وڵاتێکی دانیان ئەو پرسیارش ملا دروست بوو هەموو ڕۆژەکە هەر مریشک و گۆشتیان وەگەر بچی بۆ مەطعەمی جار ڕێگەکەوێ سادەیەک خۆ یان ئەوان هەر بەڕاستی هەمووی مریشک و گۆشت پێما بە کەمترین جار سادەیە هەموو ئێوارەیەک ماشەڵڵا گۆشتیان بەڵا خۆزگە لە شار 4 پرۆژەی تریاوە هەبێ بە دڵنیایەوە خەڵکێکی زۆر ئیسپادی لەیەکا بە تایبەت من دڵنیام کەسانێک کە چکەمە خواردنە هاچەنێکی پێ بدەی لە کۆتاییە خوڕێ ئەمە پارە نییە بڵێ کەسەکە ڕەنگە بیبا بۆشتی تر بەکاری بێنە یان ڕەنگە پێویستی نەبێت پێم وا بێوانەی کە بەڕاستی پێویستیان بە خواردن ئەچناوێ بۆی ئەوە گرینگە ئەم ڕۆژانە سەحاجی کامەرانێک کە لەوێ هەیە سەرپەرشتی پرۆژەکە ئەکات باز لەوە دەکات کە کاسبکارەکانی شار هەر لە کڕینی کەوچکێکی سەفەریەوە تاوەکو و برنج و شتەکانی دیکە هەمووی هاوکاریانەکەن داشکانیان بۆکەن ئەمە ژەر ینی هەموو لە یەکتێدا بەشدار لەم کارە گەورە و پرۆژە گەورەیەدا جێگەی دەستخۆشیە یاڕەبی لە شان ساغی و دەستیەوەش خۆش بێ شێکی جوانتان کردو و برسیشم بوو مرەوەیان مریشک و گۆشت پیشانیای با بچینە لای ناوڕێک بەڵێ چینە لای ناوڕێک و دەگەڕێنەوە لاتان تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕە لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود دڵنیا بوومینیە ئەو جبسەی وێنەی نییە هەردامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ جبسینینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام دوبارە سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان فیچەرێکمان هەیە کە مێردمنداڵێکی تەمەن 13 ساڵ شارەزایەکی ئەجگار زۆر باشی هەیە لە ڕۆک و گوڵەکاندا هەر گوڵێک ببینێت دەزانێت کەم گوڵە نەخۆشە یاخود خەریکە لە ناو دەچێت و دەتوانێت چارەسەریشی بۆ بدۆزێتەوە مە لێمان پرسی کە چۆن فێری ئەم زانیاریانە بووی ئەویش ئاماژی بەوە کرد کە لە ڕێگەی سۆشیال میدیا و لە ڕێگەی یوتیوبەوە توانێتی ئەم زانیارە زۆر باشانە بەدەست بێنێت مامۆستا لە ئێستادا زۆرێک لە مەشتەر و گوڵفرۆشەکان ینی هەمووی داوای دەکەن لەگەڵ یانە ئیش بکات بەڵام ئەو باسی لەوە کرد بێ باشە زوو گرفتی ئەو باسی لەوە دەکرد کە ئێستا خەریکی خوێندنە بۆیە ناتوانێت هیچ کارێک ئەنجامدا بەڵام زۆر خولیای بۆ ئەو پیشەیە هەیە و لە ماڵیشیاندا چەندین گوڵی جۆرا جۆر بوونی هەیە هاوکارانمان لەو بارەوە فیچەرێکیان بۆ ئامادە کردوین پێکەوە بینەری دەبین
لازۆ چێنەرە قوتابی و تەمەنم 13 ساڵە منە لە مناڵیەوە خۆیەکم جا حەزم لە حیوانات بوو دوای وردە چوومە بۆ گوڵوگەڵا و حیواناتەکە لە نێنکم و لە تیکتۆکەوە زۆر وای لێ حەزم لێ بکەم بینی ئەو خەڵکانەکە ئاوا حەزیان لە گوڵوگەڵا بوو گوڵوگەڵیان بەخێوە کرد وای لە منیش کرد حەزم لێ بێت ویتر وردە وازم لە حیواناتە ناو هاتمەوە بۆ سەر گوڵوگەڵا لە خێزانەکەمان نەنگ و باپیرم زۆر گوڵوگەڵانە بەعین ماڵەکان پڕ بوو لە گوڵوگەڵا و ماڵی نەنکیشم زۆریان هەبوو لە مای خۆشمانە هەر گوڵوگەڵامانە بووە یعنی تۆ ئێستا ماڵی ئێستامی ڕەش و سپیە زۆر خۆشە تۆ گەڵایەکی ملەوەنی تیا بێ سپی بێ مخاویرە بێ و ئارامێکی زۆرمان پێ بەخشێوان یعنی گوڵوگەڵا شتێک ئاتۆ بە ئێمە وای لێکە هەواکە باش بێت تایبەتی گەڵای مەچات زۆر ئەمۆنیا لە هەوا لا ئاباد و ئانتۆریۆ و زۆربەی گەڵای تر کەشوای کوردستان هەرە قورسترین کەشوە لەم ماوەی ئەم 3 ساڵە بۆی گەڵای تیا بڕێنی بەداخۆ ئەم ساڵەشە خەڵک زۆر حەزی لە گوڵوگەڵایە ئەم 3 ساڵە کەشوای کوردستان بە ماوەیەکی زۆر یعنی بە جێوێکی زۆر بە قەوەتانە گۆڕا وای لە ئەم ساڵ بەفرەکەی زۆر بە قەوەتوی پارەریجنەوەی پێراریش باش بوو و وەرزی ئێمە کوردستانی ئێمە هەر چوار وەرزەکەی مەوجودە بەڵام کاتەکانی جیاوازە مەسەڵەن ئێستا لە وڵاتانی تر مانگی 12 بەفرەبارێ ئینتەرناشناڵی کەچی لە کوردستان مانگی 2 بەفرەبارێت تێگەی یعنی فەرقێکی زۆری هەیە و کاتێکی گونجاو نییە مەسەن تۆ مێوێک یعنی مێو یان گوڵەباخێک متروبە ئەەکەیت ئەڵێ مانگی 2 بەڵام مانگی 2 ناژی مانگی سێیەکەی مانگی سێژی یعنی وای لاتۆ ئێمە ناتوانین بە پێی مانگ بڕۆینە بێ بە پێی کەش و هەوای ڕۆژانە بڕۆین ئیشەڵا وردەوردەیتر بێتەوە سەر سیستمێکی جۆرە باش تۆ بینی دەوروبەری منە بە گەڵای ژوورەوە باشە بۆچی کە تۆچی بۆ شوێنی کەم گەڵای ئەژی لە دەرەوەی بۆ لەبەری ئێمە وەکو وتم هەر چوار وەرزەکەمان مەوجودە دارێک یان گەڵایەک زۆر قورسە بیدۆزیتەوە کە لە هەر چوار وەرزە بژی ئەم گەڵانە زۆربەی لەنێر شوێنێکا بژی کە زۆربەی وەکو بەهار وابێت یان زۆربەی وەکو هاوین وابێت یان زۆربەی وەکو زستان وابێت یان زۆربەی وەکو پاییز وابێت و گەڵای دەرەوە مەسەن زۆربەی وەکو بانگۆڤێلا یان جەهەنەمی بە کوردی ئەوە نابێت لە دەرەوە بێت ئەبێ لە ژوورۆ بێ لە مانگانی زستانە ئەگەر لە دەرەوە بێ وشکە بێت وەر لە بنەوە هەڵایەتەوە هەموو ساڵە یەک جۆرمێت پەسام گوڵین کە لە ژوورۆ بەخێوەکرێت هی ئەوەی کە لە شوێنی تر لە دەرەوە ئەژی بەڵام لێرە لە ژوورۆ ئەژی گوڵی ماڵەوە تایبەتی لە وەرزی ستانە یان پاییزە ئەبێت بکرێتە نزیکتر لە شوێنێک لایەتەکەی زۆرتر بێ و گوڵی ژوورۆ ئەبێ بێنیتە شوێنێک کە سەرماکە لێی نات جیازی ئاودان گوڵی ژوورۆ هەنی خەڵکی ئەڵێ بۆچی باشم گوڵەکەی دەرەوەم ئەبێ زۆرتر ئاو بەم و گوڵەکەی ژوورۆمە بێکەمتر ئاوم تۆ لە ژوورە گوڵەکە و یعنی لە ڕوون تێمپەچەرەکە زۆر ناگۆڕێت وەکو وەزانی زۆر ناگۆڕێت بەڵام گوڵی دەرەوە ڕەشەبایە گەرمە ساردە وای لێ ئەکات بە پێی مانگەکان ئاویانەکەی بگۆڕێت بۆی ئەوەی کە تۆ گەڵایەکی گونجاو هەڵبژێریت ئەبێ سێری ژێر گەڵاکێکی ئەبێ سێری قەردەکەیکی ئەبێ سێری گڵەکێکی بۆ بێ سێری گەڵاکانی ژێرەوەکی بزانین کام گەڵایانە زەرد بووە و تەبیعەت نۆرماڵە بۆی ئەوەی گەڵایەک زەرد بێت ئەبێ سێری ئەو گەڵانێکی کە ئەمرێ مردووە بۆچی مردووە یعنی کەسەی گەڵاکەکی دیارە ئەگەر لە دەرەوە زەرد بوو بێت لە ناوەڕاستەوە زەرد بوو بێت یان هەر خۆی لە بنەوە زەرد بوو بێت ڕزی بێت ئەم گەڵای ئێریکاکەمان هەیە ئەم پێشە شتێک پێشەی سەی گەڵاکەشکەین سێری ئەم ئینجانەکەین وەکو بینین پاسپۆرتی هەیە ینی ئەم گەڵایەکی ئەوروپیە لە ئەوروپاوە هاتووە و مادەم ئەوروپیا یان ئیتالیا یان هۆڵندیە دڵنیام ئەوە لەوانەیە هۆڵندی بێت نووسراوە ناوی شوێنەکە بەڵام نازانم ئەو کوێ و دوای سێری ژێر گەڵاکانەکەین ئێریکا نەخۆشی زۆر تووشە بێ و وای لێکات تووشی گەڵاکانی ترتەکات و ئەمە نەخۆشە بەڵام بەحاڵ دیارە باوەڕ ناکەم بچێتە سەر کامێرا و سێری چاودێرەکەیەکەی بزانین هیچ بەچکێکی مردوویتە هیچ بەچکێکی مردوویتیان یەوکو ئەبینن ئەوە ساینێکی باشە بەڵام دوای ئەوەی کە ئەم ئێرکا سێر ئەەکەیت ئەچی لە کابراکە ئەپرسی ئەڵێ ئەمە کەی هاتووە بزان هەفتێک لەمە پێشاتویان دوێنێ هاتویان پێری هاتووە ئەگەر تازە هاتی بە زۆر شتی پێوە دیار نابێت بەڵام ئیتر ئەمە وەکو منەی ببین شکڵێکی زۆر باشە
ئاڵین کە گەڵایەکەینەوە لە مەشتەلەکە خراپە بێ بەڵام ئێستا ئەم گەڵای ئەبینی وا دیارە بۆ نزیکی 2 هەفتە زیاتریش لە مەشتەلەکە بووە ئەها مردۆتەوە ناشرین بۆتەوە وابزانام ئەگەر نمونەیەکی باشتریش بدۆزین و پیشانتانەی ڕێک ئێستا من شتێکم بینی ئەو هینە سپیانە ئەبین بە قەدەکەوە ئەوە نەخۆشی مایتسە ئەوە ئەیە لە هەموو گەڵاکانە هەمویان ناشرینەکات و پیسەکات و ماڵەکە دەبێ مێشولا بێ و گەڵاکان فڕبیتە دەرەوە و ئێستا بین گەڵاکان کە لێ بۆتەوە ئەو گەڵانە گەڵایەکە کە ڕزیوە کە لێ بۆتەوە لەبەری ئەها ئەگەر گەڵایەکی تر بێت خۆی هەر ئاوە لە خۆڕایی لێ نابێتەوە کریسپی ئەبێت یعنی ئەوە قرچێک دروستەکە بە ئاسانی لێ ئەبێتەوە بەڵێ وشکوشکە بێتەوە ئەنجا و ئێستا گەڵایەکی ئاوا بۆ کڕێن مەکڕە ئەگەر با دەبێنێەوە وەری بکرا لە سەرەتا لە کوردستان ئەو گڵانەی کە زۆرتر بەکارێت و زۆرتر هەیە لە حالێ لەم کاتێ ئێستاە گڵی سوورە گڵی ڕەشە و پیتمۆزە و ئەم گڵانە بەتەنیا خراپە دامدرێ بۆ گەڵایە کەنێ گەڵا هەیە ڕێگەکانی ئەسووتێتەوە نە ئەو گەڵایە بەتەنیا وەکو نمونەیەک مەتاتە هەنیشی تێ ئەتوانێت وەکو ئالتەرنەتیڤ دایبنەی بۆی وەکو پێرلایت سپاگنەمۆس ئۆرکید بارک ولم و چەو ئەوانە هەمووی ئەتوانین بکەیتە سەر گڵەکە بەڵام نابێتەوە لە خۆتە ئەوی کەیتە سەر و ئەو کەیتە سەر هەنیشت ئەتوانین بۆ هەموو جۆرە گڵێک دامنی بێتگە لە گەڵە سوورەکە تەبعان گڵی ڕەش و گڵی پیتمۆز و ئەم سێ گڵە تێکەڵیش ئەکرێت بەڵام گڵی سوور خۆی زۆر خراپە و من ئەڵێم بەکاریمێن ئەگەر باخێک نەبێت گڵی ڕەش و گڵی پیتمۆز دەتوانین تێکەڵکەیت و مەسەن تۆ کوپێک پیتمۆزەکەیتە ناو ئینجانەیەک و ئەبێ کوپێک پێرلایت یان 2 کوپ پێرلایتی تێکەی ئەوەش بۆ هەر جۆرە گەڵایەک ئەگۆڕێت مەسەڵان سەبارێک بێت سەبار حەزی لە چەنکی مکسە چەنکی مکسە پێرلایتی زۆرەوێت پیتمۆز و ئۆرکید بارک و هەنێک گوڵێ هەر ناو گڵا ناژی ناو ئاواژی ناو گڵی شاژی بەڵام زۆرتر ناو ئاواژی وەکو باسم کردانێ گەڵا هەیە کە ناو گڵا ئەژیت و ناو ئاوی شاژیانێ گەڵا هەیە بەس ناو ئاواژی وەنێ گەڵا هەیە زۆرتر باشتر ناو ئاوا بژی ئێستا وەکو ئەمە ناوی لەکی بامبۆیە لەکی بامبۆ ئەمەیاندانێکی جوانە ئەبینین ئەمەن گەڵاکە ناو ئاواژی و ئەبێ ئێستا پێتان بڵێم چۆن ئەزانیت ئەبێ سێری ئێرەکەیت و سێری ئێرەیەکی و سێری تاوانەبێ قەدەکەشکەیت وەکو بین لێرەیە ئەمە ڕەنگی ئەوە ڕای ئەکێشم ئەوە ئەبینی لێرە ئەو ڕێگە ڕزیوە ڕێگە زەردەکان ڕزیون شینەکان باشە و ئەبێ ڕێگی زۆر پێ ئێستا ئەم نمونەیە ڕێگی زۆر کەم پێوەیە سێری ئاخیری قەدەکەی کە ئەو قەدەی زرد بۆ ئەوە زۆر خەتەرە نابێت بۆ ئەم بەچکە تازانە بخەڵەتیت قەت سادانێک با هەڵبژێرین ئەمان ڕێگی زۆر پێ ئاوەتە ئەمە وەکو ئەبینن وا ڕێگەکانی پرتەقاڵیە وەکو ڕێگەکانی پرتەقاڵیە بەڵام زۆرە و گەورەشن بۆی ئەو مشکلێک نییە هەر بەدەستی ژوای لێکە ئەوە نی بەس لێ بۆ زۆر باشە ئێستاینە سەرەوە لێرە شۆ ڕێگی دروست کردوەوە هەر باشترە ئێرەی تۆزێ لنجە بەڵام مشکلەی نییەوە و یعنی ئەوە مانای ئەوەی کە لێرە ئاوکەی زۆر نەگۆڕاوە ئێستا وردەین سەرەوە سێری قەت ناکەی سەری سەرەوەکەی پێشەم ژەی سەر ئەم سەرکە ئەبینی سەوزە ئەوە زۆر مانایکی باشە ناوەکەی خواردۆتەوە ینی دەمێکە ئەمە کراوە باشتر ئەو کۆبین 2 بەچکەی هەیە بەس ئەو زۆر جوانە باشە بەڵام بۆ جوانی ناومەڵانیانی خەڵک حەزی لێ نەبێت قەیچێکە بەچکەی ترەکە لە ئایندا بەچکەی زۆری شکات وای لێرەوە بۆ سەرەوە ئەیکات ئەگەر لە بنەوە کردی لی مەکەرەوە بەڵام مەسن لێرە بەچکەی کرد ئاستی ئاوەکە ئەبێت لەو بەچکەیە کەمتر بێ بۆی ئەو بەچکەی نەقوم نەخیبکەیت هەندێک گەڵا هەیە کە لە دەرەوە ئەژی و لە ژوویشەوە ئەژی بەڵام ڕەنگ و شکل و جۆری و گوڵی لە ژوور و لە دەریشەوە جیازە هەنێ لە گەڵاکان وەکو یۆگا گەڵایەکە کە زۆر هەیە زۆر ئێستا وردەوردە ناوبانگی دروست ئەکاتەوە یعنی ناوبانگی هەبوو بەڵام ئیتر وەسا لە پڕەکە ئەمە گەڵایەکە کە لە ژوور و ئەژی و لە دەریشەوە کە لە ژوویشەوە ئەژی و لە دەرەوە ئێستا ئەگەر ئەمە لە دەرەوە بێت گەڵاکانی زۆر کاڵ ئەبێتەوە بەڵام ئێستا ئەمە ئەبینین کە گەڵاکی تازێ زۆر تۆخە ئەگەر بتێت تۆخ بێت و خنجیلە بێت و جوان بێت ئەبێت لە ژوورەوە بێت بتەوێت کاڵ بێت و سیز بێت و هەر ئەوە بژی با لە دەرەوە بێت ئێستا بزانین چۆنی دانێک هەڵبژێرین ئەبێ سێری ژێر گەڵاکەیەکی کە وتمان وەکو سقەدەکەی و گڵەکەی ئەم گڵێکی هینە چۆنی بڵێن پیتمۆزە
لەگەڵ تۆزی ئۆرکید بارک و پێرلایت هەندێکێ بەچکەی زۆر کردووە وەکو ئەمە و چیرۆکێکی مێ لەسەر یۆگا جارێ لە مای دراوسەکەمان بووین یۆگایەکیان فرادارەوە میش دانێکی مێنە قەدەکە هەرەوەنەیەکە بوو کە بچکۆلە تریش هێنام ماڵەوە ساڵکو یەکێک لەمانەی لاتوە ئەوش چیرۆکێک لەسەر یۆگا و هەندێکێ بەچکەی زۆر کردووە ئیتر بەدلی خۆتە حەزەکەی دارەکە و بەس دوو قەدیە بێن دارەکە و قەدی زۆر بێ ئەوە بەدلی خۆتە بەمانە ئەوترێ بەچکە و ئێستا ئەم دانێ سەرەکیە ئەمە قەدی سەرەکیە ئەمانەی ترکە دووسێکاتەوە خەڵک پێڵێ بەچکە بۆ بەچکەیە لەبەری ئەمە کێکم دانێ ئەیکات حسابە بەسەلکی خۆی با کاتێکی ترکە ئەیکات بە بەچکە حسابەکرێ با تۆزی گەورە بێت و بیکەرەوە ئاوە دوای 6 مانگەوەی من ڕێگی کردەوە هەندێک داریشەیە کە زۆری پێچ تا ڕێکاتەوە هەندێکێ دوسێ ڕۆژێک ڕێگەکاتەوە ئەمە گوڵی داودیان نمونەیەکە بۆ ئەو گەڵایەنی کە لە پاییزەیە یعنی ئەو گەڵایە کە لە پاییزە چەکەراکەیان گوڵەکاتەوە درێوشێتەوە یعنی مانای ئەوە ئەگەێنم کە هەموو گوڵێک لە بەهارە ناگەشێتەوە گوڵ هەیە لە چلەی هاوینە گوڵ هەیە لە پاییزە و گوڵ هەیە لە مانگی دوو ئەوانە کە نۆرماڵەکانن گوڵی داودی لە یەکەم ساڵیە ئەوە بچکۆلەیە زۆر شتێکی خنجیلەیە دوایی ئەبێ بکەیت ناو باخەوە خۆی گوڵێکە کە بە ناو باخە بێ بۆ گوڵێک نییە بۆ کە ناو ئینجانەیە بۆ کاتێکی زۆر بمێنێتەوە ئەکەیتە ناو باخەکە ئەو ساڵێک ترکە چەکەرە ئەکاتەوە وای لێت بەڕێک بە ماو بەعنی بە کەڕەتی 5 گەورە ئەوێ قەبارەکەی بە کەڕەتی 5 گەورە ئەوێ قەبارەکەی وای لێ زۆر جێگە ئەگرێتەوە من خۆم ئەمەم کڕیم ساڵ یەکەم زۆر جوان بوو دوای ساڵی دوم کردمە ناو باخەکەەوە بۆ کەڕەتی 5 گەورە بۆ کووتم زۆر گەورە بوو باخەکەم بوو بە جەنگڵ داودەکانی گرتبووە وای لاو کە گەیشت بە گوڵکردن ڕێک بە فرەکە باری بەسەریە یعنی یەکەم ساڵ لەم کاتە ئەڕوێت دوم ساڵ لە مانگی دووە چەکەراکە بۆ 3 ساڵەوێتەوە ئەم کاتی مانگی 9دا مانگی 10 بۆ 11 خۆی کاتەکێتی نۆژە توانیم بکەیتە ناوی بۆ ئەمەش گەڵای داودیە بەڵێ کە گەورە حەزەکەم مەشتەلم هەبێت ئینتەرناشناڵی یعنی و بەناوبانگ بووم لە فەیسبوک و لە یوتیوب و سۆشیال میدیاکان و ئەمەوێت زەراعەت بخوێنم لە کە مەکتەبم تەواو کرد تەبعاً و ئاوا بەڵایزان لەم بەشەی بەرنامەکەمانە باس لە کۆمەڵێک لە ئەو کێشە و گرفتانە یاخود لەو ئاستەنگانەکەین کە لە بەردەمیانە وەرزشیەکان بەگشتی لە کوردستان و بە دیاری کراویش کێشە و گرفتەکانی یانەی وەرزشی چەمچەماڵەکەین بە میوانداری زۆر بەڕێز ڕێبوار خدر سەرۆکی یانەی وەرزشی چەمچەماڵ لە ستودیۆکانمان لە شاری چەمچەماڵەوە لەگەڵمانە کاک ڕێبوار سڵاوت لێبێ و سپاس بۆم دەرفەتە سڵاو بۆ بەڕێست و کارمەندانی کەناڵە خۆشەویستەکەتان و سەرجەم بینەران و بیسەرانی کەناڵەکەتان سپاس دەکەی کاک ڕێبواریان ئەگەر لەوە دەست پێ بکەین کەمێک باس لە یانەی وەرزشی چەمچەماڵمان بۆ بکەی لە ئێستا لە چ بارودۆخێکدان وەروەها باسیەکی یانەکە بکەین دیارە باسکردن لە کێشە و گیر و گرفتەکان بەردەوام ئێمە هەموو ساڵێک ئەم کێشە و گیر و گرفتانە سەرجەم یعنی ئەو یانانەی کە وەکو ئێمەوان دووبارەکردنەوەی ئەم گرفت و کێشە دارایەنە باسەکەینەوە یانی وەرزشی چەمچەماڵ کە لەم ساڵانەی دوایە لەسەر دەستی ئێمە و کۆمەڵێک وەرزش دۆسی خۆشەویست توانیمان لە پلە دووە بیگەینە نایاب دیارە لە پلە دوو تا یەکەوانە وەزعی دارایەکە هێندە قورس نەبوو بەڵام کە گەیشتین بە نایاب لە ڕووی دارایی و یاریزان و هات و چۆوانەوە مەسرەفەکەی چەند قاتی ساڵانی پێشووە بۆیە یانی وەرزشی چەمچەماڵ ژێرخانێکی ئابووری تایبەت بە خۆی نییە کە بتوانێت خۆی بەڕێوە بەرێ بۆیە ناچاری ساڵانە لەسەر ئەو وعدانەی پێمانە درێ و دواتر
ڕاستمان لەگەڵا ناکەین دەنگ هەڵبڕین و ناڕازایەتیەکانمان باز بکەینەوە. کاگرێ بوار ئەگەر ئەو ینی گەیشتن بە پلەی نایاب ئەمە دەستکەوتێکی باشە لە گەری بەدەمەوە نەهاتن و جێبەجێ نەکردنی ئەو با بڵێن پشتگیریە داراییە بۆ یانەی وەرزشی چەمچەماڵ ئەمە واکە یانەکە تووشی گرفت بێ کشانەوە بخۆی و ببینە یاریزانەکانی تووشی با بڵێن پەرتەوازە بوون بن یاخود لەوێ نەمێنن. بە حەقەت تووشی ئەمە یەکەم ساڵ نییە ینی هەموو ساڵێک تووشی ئەم کێشەوەی گیر و گرفتانە ئابین ئێمە بەڵام گرنگ ئەوەیە ئێمە بۆچیە قساکەین هانا بۆچیە بین هانا بۆچ کەسێکە بین کە لەمانای وەرزش تێناگا کە لەمانای ئەهمیەتی ناوی شاری چەوچەماڵ تێناگا کە تۆ لە خولی نایەبای واتە وای لێ دەیتر خولەکانش هیچ ئەهمیەتێکی نامێنێ کە تۆ بەرپرسانی حکومی و حزبی لە کوردستان و لە شاری چەمچەماڵشە کە ئەهمیەت بوو و سەرکەوتنانە دارنن یعنی ئێمەش سار دەکەینەوە بۆیە کشانەوە لە خولی نایاب دەستبەرداربوون لە یانی وەرز چەمچەماڵە لایە ئێمەوە ئەوە ئەگەرێکی 100% ئەمڕۆ سبەی هەڕۆوەدا بەڵام تەنها ئەوەی کە ئێمەی هێشتۆتەوە پێمان ناخۆشە ئەو دەستکەوتە ئەو سەروەری کە بەدەستمان هێناوە ناوی چەمچەماڵمان گەیاندووە بە باشترین ئاست و هاندەرانمان ئەوەی کە قسەی لەسەرەکرا ئێستا شەیبینن کە چه هاندەرێکن بوونەتە سیمایەکی جوانی خولی کوردستان و ئێمەش وەکو خۆمان دەستەی ئیداریانی وەرز چەمچەماڵ باوەڕ ناکەم ڕۆژێک درێغیمان کرد بێ بەڵام ئەم ساردکردناوانەی ئێمە هەستەکەم ئەنجامێکی خراپی بەدوایە بێ دواتر ئەوەی کە تەنها ئێمە هێشتوێتەوەڵێن ئەها ئەگەرێکمان هێشتۆتەوە بەڵکو دەست گیرۆیەکمان بکەن بەڵام دیارە بێمنەتێن بۆیە ئەو ئەرکی لەسەر شانی ئێمە بووە بە ئامانەتەوە گەیانومانتە جێی خۆی لەوە زیاتر توانا و تااقەتی ئێمەش نەماوە یعنی وا هەستەکەم هەموو ساڵێکی ئەمانە باسەکەین خەڵکێک پێی واوزەیە ئەمە کوروزانە و پاڕانە و یان بۆ خۆمانمانە ینی بێتاقەت بووینە تاسیری لەسەر سومعە و شخصیەتی خۆشمان کردووە بۆیە ناتوانین لەوە زیاتر باج بە خۆمان دەین بۆیە من مەمنونی هیچ کەسێک نیم ئەگەر لەبەر خاتری شخصی من پارەیەکەدا بە ناری چەمچەماڵ ئەمە ناوی شارێکە ئەمە ئەم هەموو هەزاران گەنجە لەبەرەوەی بچنە شوێنێکی تر یا جێگەیشکە کە خراپە بێیان ئەوە هاتوونەتە ناو یاریگای یانی وەرز چەمچەماڵ 2-3 سەعاتە و هەموو هەزارە هادەرە لەو یاریگایە ئەبن دوجار هادەرش داوای نەتیجە لێکە داوای بردنەوە لێکە بەڵام تۆیە کە نەتوانی ماوەی 60-70 ڕۆژ هەموو چه یاریزانەکانم بدەی یعنی بە چه حەقێکەوە بە شتێکەوە توانی بچی لێ پێچینەوەیان لەگەڵا بکەی کە ئەمەش تاو ئێمەی بێزار کردووە بۆیە یعنی ئێمە خۆمان هیچ ئومێدێک یعنی ئەو تروسکایەک نابینم بۆ یانی وەرز چەمچەماڵ بەداخەوە زۆر باشە کاگرێک وار ئاماژت بۆ کرد کە ماندووبوونێکی زۆرتان پێوە بینیوە تاوەکو گەشتۆتەوە هەستی یانەکە بگاتە خولی نایابەکان ئەمە چۆنی بووە گەر کەمێک باز لەو ماندووبوونانی ئێوە خۆتان بکەین وەروها ئێوە دڵنیام کە گفتوگۆتان گرتووە لەگەڵ کاربەدەستانی شاری چەمچەماڵ ئەوان هیچ بەڵێنێکیان نەداوە چۆن بتوان هاوکاریتان بکەن و دەنگی ئەوەوە بگەێنە سەروی خۆیانەوە. بەدەستهێنانی ئەم دەستکەوتانە جەنابتان یان ئەوانەی کە وەرزشکار نەزانن لە پەڕەی یەکێتی تۆی پێی کوردستانە یانی وەرز چەمچەماڵ لە 2006 تا 2007 تا ئاگاتە 2017 یانی وەرز چەمچەماڵ بەس بەشدارە لە خولی یەکێتی تۆی پێی کوردستان لە پلە 1 دواتر دابەزیوە بۆ تۆ ئەجا خۆی سەرکەوتن لە پلە 2 بۆ پلە 1 لە پلە 1 بۆ نایاب یعنی زۆر قورسە بەڵام ئەمانەوە ئەم هێشتنەوەی یانەیە لە خولی نایابە لە سەرکەوتنەکان بۆ ئێمە قورسترە من لە ساڵێکە 14 ملیۆنم پێ بووە کە یانی وەرز چەمچەماڵم لە پلە 2 گەیانەوە بە نایاب بەڵام ئێستا 2-14 ملیۆنی بەشیمان یەکم ناکات چونکە من سەفەری شارەکانمە یاریزان عەقدی موچەی بەرز دەبێتەوە لە خولی نایابە ئەمە بۆ چێ باسەکەی بۆ کام بەرپرس باسەکەی بەرپرسێک کە پێی وابێت 2 ملیۆن تەداتێتتر بەو 2 ملیۆنە تۆ بێ موچەی یاریزان بدەیە بێ سەفەری شارەکان بکەی مەطعەم و ئوتێل و نازانم هەموو شتێکی بە 2 ملیۆن وەکە کامەش بەداخەوەم یعنی
تەنها و دومرێنە بەسی سەفەری شارێک ناکە کە ئەمە دەیان جان ئەم قسانەما کردووە بەڵام من تەنها ئەوم پێ ناخۆشە خەڵکێک وا بزانێ من لەبەر خۆمە پاڕێمەوە باوەڕە بێ هەرچی بەرپرسی کوردستان هەیە مناڵێکم لە برسا برێ من داهای دینارێکی لێ ناکەم بەڵام مەسئولیاتێک لەسەر شانی ئێمەیە وەکو یانی وەرچی چەمچەماڵ پێم ناخۆشە یعنی خەڵکێک وا بزانێ هەوڵم نەداوە لە کەناڵەکانی ڕاگەیاندن دەنجی خۆمان گەیانووە لە پەڕی تایبەتی فەیسبووکی خۆمان قسەمان کردووە بۆ ئێمانە بە ئاگا بێنەوە یعنی ئەوەی کە من شەی بینم لە خولی نایابی کوردستانە تەنهایانەیەک کە هاوکاریمان ناکرێ یعنی وەرشیشەم چەماڵە دیارە ئەمەشە بۆ ئاگرێتەوە ئێمە پشت و پەنایەکی حزبی و حکومی بە قووەتمان نییە دەنا فەرقمان نییە لەگەڵ هیچ یانێشکەیە ئێمە ساڵی پارت چوارەمی خولی کوردستان بووین یانەی وا هەیە دەیان بەرپرس و وەزیر و نازام ئەوەی کە پێڵێن دەسەڵاتدار لە پشتێتی نەیتوانیوە بگاتە پلەی چوارەمیش کاک ڕێبوار پاساویان چییە بۆ چارەسەر نەکردنی کێشەکانتان بەڵێ وەڵاگە دووبارێکی تەو بوو وتم پاساویان چییە کە چارەسەری کێشە گرفتەکانتان ناکەن چ پاساوێکیان هەیە دیارە ئێمە نزیکەی سێمانێک پێش سەبڕیارماندا دەست لە کار بکێشنەوە بەڵام لەلایەن چەند بەڕێزێکەوانێک کە خۆیان بەخۆم خۆری ئێمە و یانەکە شەزانن وادیاندا دەستگیرۆی مامکەن بردیانی نەلای چەند بەرپرسێکی باڵا بەڵام تا ئەم دەقێش هەر قسەیە ئەمڕۆ ناسبەی سبەی نادوو سبەی با بێتەوە لە سەفەر گەڕایەوە کۆبوونەوەی هەیە یعنی شتەکان بێتان بووە بۆیە یعنی ناچارین ئێستا موچەی مانگێک بە قرس بدەیت و سەرەوە بگەڕێتەوە بۆ مانی دووەم سەرجەم موچەی یاریزانان بە قەرز بدەیت ئەی من هەرایەوە نەم لە توانایە خۆشم کەسێک نیم بڵێم لە ڕووی داراییەوە زۆر بە قووتم مامۆسایکی قوتابخانەیەکی سەرەتاییم هەرەوە نەم لە دەستێ بەڵامی تر لەمە دووە هەوڵە دەم میشەڵا ئەوانەش نێڵم و کۆتا یاریمان بێ ئیشەڵا لە خولی نایبی کوردستانەی تر ئێمە جێهێڵین چێ دێ لە خزمەتیانەوە با بێ ناوی ئەو شارەی کە ئێمە بە بەرزی ڕامانگرتوەش هەر تەنها بتوانێت بە بەرزی ڕایبگەیتە جا حیزبە حکوومەتە وەرزشکارە هەر شتێک یعنی ئومێدێک نەماوە لەلای ئێمە مامۆستا ڕێبوار یعنی بەڕاستی جێگەی دەستخۆشیە تۆ لە قۆناغی دوو لە پلە دوو چکە مشکلەکە لێرەیە ئەو بەرپرسانەی یان ئەو کەسانەی پێویستە بەدەمەوە بێن ئەو شیاریە وەرزشەیان هەیە ینی کە تۆ ئەچیتە لای قسەی بۆەوە کە ئێزانێ پلە دوو چیە ئەزانێ پلە یەک چی ئەزانێ نایاب چیە یعنی ڕەنگە بۆ ئەو پێوا بێ هەر دیێڵا کۆمەڵێک گەنجشنە ناو ساحەیەک و تۆپێکیان بەسە و ئەو بیرلەوە نەکاتەوە ڕەنگە یاریگای ڕاهێنان جیاواز بێ ئەو کەرەستۆ پێویستیانە بۆ ڕاهێنان سەفەری شارەکان هێنانی یاریزان هەستەکەن هەر بەڕاستی ئەزانن بۆ مەوزوعەکە چیەکەیەوە قسەیان بۆەکەن وەڵا زۆربیان ئەڵێن مامۆستاژیان معنەویان ئێمە لەگەڵ تاین بەخوا من معنەویان بەقەت هەموو کوردستان و ئوران بەرزە من معنەویم ناوێ من موچەی یاریزانمەوێ من چاکردنی یاریگاکەمەوێ من یعنی ئەو دنیای کێشەمانەیە من پاسەوار و کارگوزارمەوێ بۆ یاریگاکەم یعنی بێ من شەوان بچم حرەسیاتی یاریگا بگرمە بێ من شەوان تەلەفۆن بۆ ئاسایش پۆلیسکەم پڕناو مەلعبەکەم بووە لە خەچێک کە نازانم چیەکەن و خەریکی چین ئاگرەکەنەوە و دانیشن تا سعادیەک و ئامانە کۆمەڵە کێشەن بەڕاستی یعنی بێزار بووم لە باسکردنی جا ئەوەندە وژدانم مرتاحە بەرپرسێک نەماوە کەسێک نەماوە کە هانان بۆینە ببدێ کۆمپانیایەک لەم سنوورەیان نەماوە ئەوەی کە من بزانم ئەویش قسەیڕە بەڵام دوجاری تر وەرزش ئاوا بێ ئەهمیەت کراوە بەداخۆم یعنی تۆ ئەبێن بەرپرسانە بزان وەرزش ئەمڕۆ زانستە یەکتر ناسینە بەڵام باوەڕم وایە کە لە تەواوی کوردستانە نایان پەرژێتە سەر وەرزشە هێندە ئیش و کاری تریان هەیە لابەلا وەرزشەکەش وا هێواش شێواش هەم ئێمەمانانشی لەگەڵا سوکە کرێ هەم وای لێکرێ کە خولی نایاب و خولەکانی کوردستانیش بێ ئەهمیەت بکرێ بەداخەوەم بێجگە لە بەرپرسە حکومی و حیزبەکانی ئێمە هۆکاری سەرەکی ئەم وەزعانە یانەکان ئەوە کار بەدەستە وەرزشیەکان ئەوانەی کە پلەی وەرزشیان هەیە لە کوردستان پێم وایە زۆربیان بەدەیان واستەکاری و ماستاوچێتی هەستاون خۆیان کردووە بە برسی وەرشی کە ئەوەیان نەکردووە لە
کوردستانە بتوانم بەرێ بخەنە سەر بەردەوە بۆ وەرزشی کوردستانە بینن ڕۆژ بە ڕۆژ لەسەر دەستی ئەمانە وەرزشی کوردستان بەرەو دواوە بەرەو داڕوخان شەچی ئاوە کارەکە شەمانن یعنی ئێستا من وەزیری دارایی ئەبێ گوێ لە دەنجی من بێ وەکو وەزیری دارایی هەم سەرۆشی یانەیە یعنی وەزیری دارایی جەنابەت بە خۆت بە ڕەوای حەقەزانی دوو جار لە ماوەی ساڵێکە 160 ملیۆن دینار بۆ نادەکەی و خۆت وەرگری یانەیە کە یانەی پایتەختی شەیدان و ئەنفال کراوانە کە باس شەید و ئەنفال کراو کرێ ئێوە لە ئێمە دەنگتان زیاتر بەرزە یعنی بۆ نای بەهانەی ئەم یانەیەوە بە حساب بەیانەی بۆ ناکەی یعنی حسابی شاری بۆ ناکەی ئێخۆ تۆ وەزیری دارایی لەگەڵەوەی وەزیر تۆ بەرپرسێکی سەرۆشی یانەیەکی وەرچیت ئەبێ ئاگار لە معاناتی یانەکەی یعنی ئێوە سەردەمانێک باسی گەندەڵی و باسی دادپەروەردیتانە کرد ئێمە وماناتان بە هەموو شتێک تۆمەتبارە کرد دەی ئێستاوە یانەیەکەیە لەوانەیە نزیکایەتی لە شاری چەمچەماڵەوە زۆر شاریکە هەبێ دێوەرە ئاوڕێک لە شارەکەی کە بدەوە ئەم بەداخۆم ئەم جۆرە بیرکردنەوەانە لەسەر ئەساسی حیزبایەتی و لەسەر ئەساسی ناوچەگەرێتی ئێمە کوشتەی دەستی ئەوانەی یعنی وەزیری دارایی ئەتوانێت تەنانەت سەر جەمیانەکەی ئەزانێ معاناتی ئێمە چییە ئەوە چەندین جارە ئێمە باسەکەین دەی وەزیری دارایی وەرە سەر خەت و بڵێ ئەمەش یانەیەکە وەکو یانەی ئێمە یا حسابی یانە بۆ ئێمە ناکەن یا حسابی شار بۆ ئێمە ناکەن یا تانەوێ ئێمەش دەستکەین بە ماستاو و دەڵەچێتی لە ڕێگەی مەسوول و بەرپرسەوە بگەین بەلاتان کە دڵنیا بنەوە لە لای ئێمە ناکرێت زۆر باشە بەو هیوایە کە کێشوگرفتەکانتان چارەسەر بکرێت ماوەسا ڕێبوار باس لە یاریگا کرد لە نێو یاریگاشدا کێشوگرفتان هەیە یاریگاکەتان تا ڕادەیەک باشە تا بتوان یاریزانەکان هەم بتوانن لەوێ ڕاهێنان بکەن یاخود یاری نێوان شارەکانی تێدا ئەنجام بدرێت جا هۆکارێکی خراپی ئەنجامەکانی یانی وەرچەم چەماڵ لە یاریگای خۆیان لەبەرەوەی ئێمە یاریگاکەمان گواستۆتەوە نەوەڵایسە لە یاریگایکی کە میوانین ڕاهێنان و تەمرینە ڕاهێنان و یاریەکانیشمان لە یاریگایەکی دەرەوە کرد بڕیارمان بدا بیگوازینەوە بۆ بازیان بەڵام دەسوپاس بۆ قایمقامی چەمچەماڵ کە لە ڕێ بەڕێزیانەوە هەوڵی دا و یاریگایمان بە بەلاش بداتێ بۆی ڕاهێنان و یاریەکانمان تیا بکەین بۆ یاریگاکەمان بەکەڵکی هیچ نەماوە یعنی بەکەڵکی وەڵای ئینشەڵا دواتر کامێرەمانەکەتان بنێرن ئەوێ بزانن ئەم هەموو پینە و پەڕۆیی کە ئێمە کردومان ئەم هەموو چاڵ و چۆڵی یاریگایەک 14 ساڵە لەو شارەیە کە داناغاست تایە دەوڵەمەند بوو کە بەرپرسان لە پەنایە پارە ئاخۆن و دەوڵەمەندە بن یاریگاکەی بە کەڵکی یاریکردن نەماوە و یعنی وەکو سەبێکی لاتەوە هیچ سیمایەکی یاریگای تیا نەماوە و بۆیە بە ناچاری یاریەکانمان بدۆتە دەرەوە یاریگایکی خۆمان زۆر باشە لە ئێستادا چه هەوڵێکی دیکە هەیە ینی بتوانن هیچ تروسکایەک ئومێدێگە بێت کە ئەم کێشوگرفتانە چارەسەر بکرێت و بتوانێت یاریزانەکان هاندەرانی ئەو شارە بە دڵ دەروونێکی ئارامەوە سێری یاریەکان بکەن و بەشدار بن لە یاری پاڵاوانەتەکانی و شارەکان وەڵی من هیچ ئومیدێک هیچ تروسکایەک بەدی ناکەم یعنی ئەوەی کە هەیە تەنها ئەم بەڵێنانە کەی جێبەجێکرێ ئەوە 3-4 مانگە ئێمە چاوەڕین ئەم بەرپرسانە بۆ نابینرێن بۆ لە شانسی ئێمەیە دانانیشن کە کۆمەڵە کەس وعدیان بە ئێمە داوە بیان بین و ئیشمان بۆ بکەن بەڵامی تر کارە ساتەکە لەوەیە تۆچی بۆ یاریەک نزیکەی 1.5 ملیۆن 2 ملیۆن تەوێ وەرە ئەوەت پێ نەبێ وەرە 7 ڕۆژ موچەی یاریزانە نەدابێ ئەنجا ئەم هەموو قەرزانە شەکەین دواتر ئەم قەرزانە بێ بە شخصی ناکەوێتە سەریان یعنی من برادێک کە پارێ مەداتێ بە قەرز لەوانەیە نەیدا بە کەسێکی کە بیدا بە منش هەر ئەوە نەم لەسەر شتی شخصی بۆ خۆمەوە بکەم بۆیە ناچمە ژێر ئەو بارە چاوەڕێکم تۆزێککە پش و درێژە بم ئەڵێم نەوەکو زۆر باشە ماوەستەنها لەبەر خاتری ناوی چەمچەماڵە ئێمە لێرەوە بەڕاستی مێدی بەردەوامیتان بۆ خوازیین وە جێگە دەستان دیارە و گەچی ئەوانەی کە لە وەرزش شارەزان جێگە دەستیەوە ئەزانن و بە دڵنیایەوە دیسانچمەوە سەر قسەکەی پێشوم تۆ لە پلە دووەوە بۆ نایاب ئەبێ کەسێک ئەلف و بێ وەرزش بزانێ دەبێ بزانێەوە چەندمان و بوون دیسانەمەوە پرسمەوە بەڕاستی ئەو بەرپرسانی ئێوە یان معنین بەم کارە ڕەنگە ئیشی جەنابەت نەبێ بچی بپاڕێتەوە بۆ موچەی وەرشەوانەکانت
شارەزایان هەیە زانم چکە منەمێت چیرۆکێک زۆر بە کورتی بۆ بگەڕمەوە برادێک چوو بوونە لای بەرپرسێک گوتویان ئێمە یانەکەمان پلەیەکین و تویانی دوو نەجمەتان هەیە ینی بە حسابی پێوەری سەربازی یعنی نازانێت پلەیەک و پلە دوو چیە لە یاریە ڕۆشنبیری بەرپرسان ئەزانن یعنی ئەگەر یانەیەک پلە نایابێت پێویستی بە زیاترە ڕەنگە ئەو حسابیەوە بکە هەر بە 10 ملیۆن ئیش بڕوە. دیارە بەداخۆ بەڵام ئێستا من شتێکی کرد بۆ جەرمەوە ینی من سیسیلەیەکی ئەوەی کە ئێمە پیاتی ئەپەڕین ئەوەت بۆ جەرمەوە من هەموو یانە وەرشەکان سەر بە بەڕێوەبەرایەتی وەرشن لە سلێمانی بەڕێز کاروان شێخ زیرەک ئەنی کاروان شێخ زیرەک ئەگە بەرپرس هەبێت لەم شارەم لەم زۆنەیە بێت تێبگەینەیە کە پلەیەک و نایاب و دوو چییە و چالاکیەکان چییە و چەندێ پارێوێ ئەم بەڕێزانە سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی وەرزشن کە دکتۆر شاکر سمۆ وەرزشی کوردستان بەڕێوابە یعنی دکتۆر شاکر سمۆ هەم بەڕێوەبەرایەتی گشتەکەی نازانێت لە ماوەی ئەم چەند ساڵەیە یانەیەک هەیە بە ناوی یانەی وەرشی چەمچەماڵەوە لە نایابی کوردستانایە مینحە و پارەت بە هەموو یانەکانداوە بە چەمچەماڵە نەداوە یعنی بەس لەبەرەوەی ئێمە مامۆستاین ئێمە کەسانێکی ئەکادمی لە یانەکەیە لەبەرەوەی بەرپرس نین وەزیر نین لەبەرەوەی وەزیرێک ڕاناسپێرینیان بەرپرسێک ڕاناسپێرین تەلەفۆنیان بۆ بکەن بۆی ئەو هاوکاریانەیشی ئەکرێ بڕوا بکە یعنی مە هەمووی بۆیانەکانی کە لە ڕێی عیلاقاتی شەخسی حزبی و حکومیەوەیە هیچی بەوە نییە ینی کابرا بۆ نمونە ئێستا وەزیرە تەلەفۆن بە بەرپرسێکیکاکە بەسەر چاوگەورم لە خزمەتام هاوکاریانەکانەکرێ بەڵام ئێمە سوپاس بۆخوا لە چەمچەماڵە ئەومان نییە نازانین یا ئێمە نایزانین یا شێوازی ئەو ماستا و دەڵەچەیە نازانی. زۆر باشە زۆر سپاس دەکەین کاگرێ بوارخدر سەرۆکی یانەی وەرشی چەمچەماڵ لە چەمچەماڵەوە بە شازێکی ڕاستەخۆ لەگەڵمان ناوی سپاس بۆم دەرفەتە بێمەت بەخشی. بڵێ بینەرانی عزیز لەگەڵ هاوکارم دانیار نورەدین بڕگە بابەتەکانی ئەمڕۆ پرۆگرامی پێنە ڕۆژمان پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان دەسپێرین. بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ. سۆش بن.